بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشنايي دنجي. ناوي كتاب رولي گەنجەکان لە هەڵگرتنی پەیامی ئیسلام لە نووسینی مامۆستا ناسح علوان، وەرگێڕانی ئازاد بابا عەلی، چاپ سێهەم 1427 کۆچی بەرامبەر 2007 میلادی. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی یاوەران سلێمانی شەقامی کاک ئەحمەدی شێخ، ژمارەی سپاردن 307 وەزارەتی ڕۆشنبیری پێدراوە. کۆی لاپەڕەکان 62. خوێندنەوەی عەلی خۆشناو. کارە دەنجەکان ڕێبین کاظم بندیان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. پێشەچی لاپەڕە 2. مامۆستا عەبدوڵڵا ناسح علوان موسڵمانێکی هۆشمەند و لێهاتووە و زۆر بابەتی بە پێز و بەسوودی نووسیوە. لەو نووسینانە زنجیرەیەکی تێدایە بەناوی بحوث الئیسلامیە هامە کە ئەو نامیلکەیەی لە بەردەستی خوێنەری بەڕێزدایە بریتیە لە ئەڵقەی 22 ئەم زنجیرەیە و ناوەکەی بە عارەبی بریتیە لە دور الشباب في حمل الرسالة الإسلام. منیش لەو کاتەی ئەو نامیلکەیەم دەستکەوت و خوێنمەوە یەکسەر بیرم بۆ ئەوە چوو کە ڕۆژێک لە ڕۆژان گەرماوەم هەبێت و بۆم بڕەخسێ وەری بجێڕمە سەر زمانی کوردی، چونکە ئەو بابەتەی ئەم نامیلکێ لەبارەیەوە دەدوێ بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەو کەسانەی ئەمڕۆ کە بەکاری بانکردن و هۆشیارکردنەوەی خەڵک هەڵدەستن. چونکە لاوی کورد تا ئێستا هیچ کتێب و نامیلکە و نووسینێکی وایان نییە بە زمانی کوردی کە لەباری بانگەوازی هۆشیارکردنەوە بدوێ. ئەو جۆرە پەرتوک و نووسینانە گەر هەش بن زۆر کەمن. ئەم نامیلکەیە ئامۆژگاری و ڕێنوێنی زۆر بەسوودی تێدایە لە بواری چۆنیەتی هەستان بە کاری بانکردن بەرەو ئیسلام. جا ئەم نامیلکەیە هەروەک مامۆستا عەبدوڵڵا خۆی تێیدا نووسیویەتی لە سەرەتادا نامیلکە نەبووە، بەڵکو بریتی بووە لە محازەڕەیەک کە لە بەردەم ژمارەیەکی زۆر گەنجی موسڵمان لە زانکۆی مەلیک عەبدولعەزیز لە شاری جددا لە مانگی ذیلحیجەی ساڵی 1420 کۆچی داویەتی. بەڵام پاشان چەند کەسێکی دڵسۆز داوایان لێکردووە ڕێکی بخات و بە چاپی بگێنێ بۆ ئەوەی سوود و کەڵکەکەی ببێتە گشتی و موسڵمانان لە گشت جێگەیەکەوە بتوانن سوودی لێوەربگرن. ئەوە بوو مامۆستا عەبدوڵڵا هەندێکی بۆ زیاد کرد و ڕێکی خست و کردی بەم نامیلکەیە بەو هیوای خوای گەورە لە لاپەڕەی کردەوە چاکەکانی بۆی تۆمار بکات. منیش ئێستا وا هەز دەکەم کە ماوەم هەیە بۆیە وا بڕیارمدا کە بەرە دەست با وەرجێڕانی بکەم بەو هیوایەی کەلک و سوودەکەی گوێگر و خوێنەری گەنجی موسڵمانی کوردیش بگرێتەوە ئینشاء الله. وەکارەکەشم وەکو زنجیرەیەکی ڕۆژی قیامەتی لێبێ و لە کاتی محاکەمەکردن سوودێکم پێ بگێنێ. وآخر الدعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله على حبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم. آزاد بابا عەلی 12 نۆی 1991 هەولێر. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. لاپەڕە 4. پاش سپاس و ستایش بۆ خوای گەورە و تاک و تەنیا، برایانی ئازیز و بەڕێز محاضەڕەی ئەو شەومان بریتیە لە ڕۆڵی گەنجەکان لە هەڵگرتنی پەیامی ئیسلام. برایان گومان لەوە دانیە ئافرەتە گەنجە ئیماندارەکانیش دەرحەق هەڵگرتنی پەیامی ئیسلام لەناو ئافرەتانی تر لێپسراون. بەڵام ئێمە کە بەتەنها ناوی گەنجەکان دەبین ئەوە تەنها لە ڕووی زمانەوە نیەوەیە، چونکە کوڕە گەنجەکان زیاتر باورەن و جۆشیان زیاترە و ئەوان زیاتر بۆیان هەیە دەربچن و بگەڕێن و زیاتر دەتوانن کۆ ببنەوە و چاوپێکەوتن ساز بدەن. و ڕەنگە یەکێ بپرسێ ئایا ئەو کابرایە بۆچی محازەڕەکەی تەنها بە گەنجەکان تایبەت کردووە؟ بۆ نمونە بۆچی نەیگوتووە ڕۆڵی پیاوەکان لە هەڵگرتنی پەیامی ئیسلام، و لە جیاتی ئەوە گوتوویەتی ڕۆڵی گەنجەکان لە هەڵگرتنی پەیامی ئیسلام. برایان پرسیارەکە جوانە و لە جێی خۆیەتی، وەڵامەکەشی لەو دووڕوەوە دەبێ،
ڕووی یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە بایەخی با گەنجەکان داوە و سووربوونێکی تەواو سوور بووە لە پێکهێنان و ئامادەکردنیان بۆ هەڵگرتنی ئەو ئەرکە پیرۆزە تاکو بتوانن ئەو ئەمانەتە پیرۆزە ڕاگەیاندنی ئاین بە خەڵکی با باشترین شێوە بەجێ بگێنن ئەو سووربوونەش لە زۆر بوار و زۆر بۆنە دەردەکەوێ یەکەم ئەوەتە لەبارەی ڕاهێنانی ئەوان لەسەر چاودێری خوای گەورە و لەسەر ترسان لەو چ بەنهێنی چ بە ئاشکرا کە هەر وەک ئەحمەد و ئەبوو یەعلا لێی دەجەڕنەوە دەفەرموێ خوای گەورە سەری سوڕ دەمێنێت دەرحەق ئەو گەنجەی کە هیچ لادانێکی لێڕوو نادات دووەم و لەبارەی ڕاهێنانی گەنجەکان لەسەر گوێڕایاڵیکردنی خوای گەورە و لەبەر عیبادەتکردنی ئەو تەسلیم بوون بۆ هەموو ویست و ئەمرەکانی ئەو لەو فەرمودەیەی کە بوخاری و موسلیم جێڕاویەتیانەوە دەفەرموێ حەوت جۆرە موسڵمان هەن کە خوای گەورە لە ڕۆژی قیامەت لەژێر سێبەری خۆی ڕایان دەگرێت لەو ڕۆژەش جگە لەو سێبەرەی خوای گەورە هیچ سێبەرێکی تر نییە لەو حەوت جۆرەش گەنجێک لەسەر عیبادەتی خوای گەورە پەروەردە بووە سێیەم وەداوەی لە لاوە گەنجەکان کردووە هەڵی خۆیان وەربگرن و شەخسیەتی خۆیان دروست بکەن دروستکردنێکی ڕۆحی و بەدەنی و مێشکی و ڕەوشتی و دەرونی نەفسی ئەوەتە لەو فەرمودەی کە حاکم جێڕاویەتیەوە دەفەرموێ 5 شت هەن زوو سوودیان لێوەر بگرە پێش ئەوەی 5 شتی تر پەیدا ببن ژیانەکەت پێش مردنت تەندروستیت پێش نەخۆشیت بێئیشیت پێش ئیشکردنت گەنجەتیت پێش ئیختیاربوونت دەوڵەمەندیت پێش هەژاربوونت چوارەم و لەبارەی لێپرسینەوە محاسەبەی گەنجان و بەرپرسیاریان لە بەردەم خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا دەفەرموێ هیچ بەندەیەک لە ڕۆژی قیامەت قاچی لە مەیدانی محاکەمەکردن لا ناکەوێت هەتا لەبارەی 4 شت پرسیاری لێ نەکرێت لەبارەی تەمەنەکەی ئایا لە چی ڕای بواردووە و لەبارەی گەنجێتیەکەی لە چی بەکاری بردووە و لەبارەی ماڵ و سامانەکەی ئایا چۆنی پەیدا کردووە و لە چیدا خەرجی کردووە و لەبارەی زانیاریەکەی کە ئایا چی پێ کردووە ئەم فەرمایشتەش ڕەواه الترمذی پێنجەم و لەبارەی پاراستنی دەرونی گەنجەکان لە شەهوەت و لادان بەهۆی ژنهێنانیان کە خوای گەورە حەڵاڵی کردووە لەو بارەیەوە دەفەرمێ ئەی کۆمەڵی گەنجان ئەوەی لە ئێوە توانای ژنهێنانی هەبوو با بیهێنێ چونکە ژنهێنان زیاتر چاو و ئەندامی مرۆڤ دەپارێزێ ئەم فەرمایشتەش ڕەواه الجەماعە برایان ئەوە گرنگترین ڕەگەزەکانی چاکردنەوە بوو وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکاری دەهێنا لە ئامادەکردنی گەنج و لاوەکان و لە بنیاتنانی شەخسیەتی مرۆڤایەتی ئەوان و لە پێکهێنانی دەرونی کۆمەڵایەتیان گومانیش لەوەدانیە کە مەبەست لەو بنیاتنان و ئامادەکردنە ئەوەیە تاکو گەنج بە تەواوی لە لایەنەکانی ڕۆحی و ڕەوشتی و بیرروهۆشی و بەدەنی و دەرونی و هەموو لایەنەکانی تری تەواوبوونی کەسیەتی پێبگات ئەوەتا بەم پێکاتنە تەواوە گەنج بەتواناتر دەبێت لە هەڵگرتنی ئەو ئەمانەتە و بەهێزتر دەتوانێت لێپرسراوی خۆی بەجێ بگێنێ ئەو کات بە شێوەیەکی پتەوتر دەتوانێت لەسەر ڕێسایەکانی ئیسلام بڕوات و لا نەدات ئەگەر هاتوو گەنج بەم شێوەیە پێی ڕاگەیەندرا ئەوە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان سەردانان نوێنێ وەلاواز نابێ و هەرگیز ناگەڕێتە دواوە و لەگەڵ بای ئاژاوە لار نابێتەوە و تەسلیمی هەوا و ئارەزووی داوێن پیسی نابێت تووشی نائومێدی و بێهیوایی نابێ هەرگیز قاچی هەڵناخلیسکێ بۆ ناو ئارەزوو هەوەس بەم شێوەی سەرەوە گەنج جێگیر و پتە و ئیماندار و جیهادجێڕ و چاڵاک دەمێنێتەوە لە هەڵگرتنی پەیامەکە هەتا ئەو ڕۆژەی بۆ لای خوای گەورە دەگەڕێتەوە چ بە مردنی خۆی چ بە شەهید بوون ڕووی دووەم گەنجەکان لە هەموو کات و زەمانێک لە هەموو شوێنێک و لە هەموو دۆخەکانی مێژوو هەتا ئەو چەرخەی ئێستامان کە تێیدا دەژین هەمیشە کۆڵەگەی ئومەتی ئیسلامی بوون و ئەوان کلیلی دەرگای ڕاپەڕینی ئەو ئومەتە بووینە ئەوان هەڵگری بەیداخ و ئاڵایەکانی بووینە دیسان هەر ئەوان سالار و سەرکردەی لەشکرەکانی بووینە بەرەو سەربڵندی و سەرکەوتن ئەی گەنجەکانی ئیسلام ئایا دەزانن ئەو تاقمە ئیماندارەی کە لە بەرەبەیانی بانگەوازی ئیسلام لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەرقەم کۆ دەبوونەوە هەمویان گەنج بوون
و لە دواپلەی گەنجێتیدا چاو بە دوور بوون لە خراپەکاری، قاچ بە دوور بوون لە شتی بەتاڵ، کۆمەڵی خواپەرستی بوون، کۆمەڵی ڕەوش بوون، ئومەتی سەبر و ڕاگەیاندن و جیهاد بوون. ئەی گەنجەکانی ئیسلام، ئایا دەزانن کە ئاینی ئیسلام ئاڵای خۆی لەسەر مرۆڤایەتی هەڵدا و دەسەڵاتی خۆی ڕەوی کێشا و بانگەوازی خۆی لە جیهاندا بڵاو کردەوە لە سەردەستی ئەو تاقمە ئیماندارە بوو لە گەنجەکان کە لە قوتابخانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردە بوون و لە زانکۆیە گشتیەکەی ئەو دەرچوون. ئەوە پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خوای گەورە سروشتی پێغەمبەرایەتی بۆ نارد لە تەمەنی 40 ساڵیدا بوو کە ئەوەش لوتکەی تەمەنی گەنجێتیەتی. ئەبوو بەکریش ڕەضای ئەڵڵای لەسەر لەو کاتەدا 3 ساڵ بەتەمەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بچووکتر بوو و عومەر ڕەضای ئەڵڵای لەسەر لەو کاتەی بووە موسڵمان تەمەنی 27 ساڵ بوو و عوسمانیش ڕەضا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بچووکتر بوو. عەلیش ڕەضا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر لەوانە لە هەمویان بچووکتر بوو. بەم شێوەیە بڕۆ لەوێ عەبدوڵای کوڕی مەسعود و سەعیدی کوڕی زەید و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و موسعەبی کوڕی عومەیر و بگرە دەیانی تریان بەڵکو سەدانی تریان هەمویان گەنج بوون. ئەو گەنجانەی دەستەی یەکەم ئەوانە بوون ئاڵای بانکردنیان بەرەوخوا هەڵگرت، ئەوان بوون بەیداخی جیهادی پیرۆزیان بەرز کردەوە. ئەوە بوو خوای گەورەش لە سەردەستی ئەوان گەورەترین سەرکەوتنی وەدیهێنا لە سەردەست ئەوان دەوڵەتچی ئیسلامی هێنایەکایەوە. و هەمووتان دەزانن ئەی گەنجەکان، ملکەچکردنی ئیمپراتۆریەتی فارسی و دەوڵەتی ڕۆمەکان هەروەها هێنانی شام و میسر و عێراق و تەرابلوس و باکووری ئەفریقیا بۆ ناو دادی ئیسلام، ئەوانە هەمووی هەر لە سەردەستی گەنجەکان بوو و هەمووی لە ماوەی 35 ساڵی سەردەمی 4 جێنشینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر، عومەر، عوسمان، عەلی هاتەدی. لە سەردەمی دەوڵەتی ئەمەویش سنووری دەوڵەتی ئیسلامی لە دەریا پەڕیەوە و تەشەنەی کرد. ئەوە بوو لە ڕۆژهەڵات دەسەڵاتی درێژ بەوە تا گەیشتە وڵاتی سند و بەشی زۆری وڵاتی هیند و وڵاتی تورکستان. سند هەرێمێکە لە هەرێمە گەورەکانی پاکستانی ئێستا، وەگەیشتە سنووری وڵاتی چین و لە ڕۆژ ئاواشدا چووە ناو وڵاتی ئەندەلوس. ئەندەلوس بریتیە لە پرتوگال و ئیسپانیای ئێستا و یەکێک لە خەلیفەکان وەک هاڕوونی ڕەشید ویستی وەسفی جیهان بکات کە چۆن کەوتوتە ژێردەستی جیهانی ئیسلامی. نەیتوانی بەوتە وەسفی بکات، تەنها ئەوە نەبێت ڕووی لەو هەورە کرد کە بە ئاسمانەوە دەڕۆیی و نەیدەباران و پێی گوت ئەی هەور، لە هەر شوێنێک پێت خۆشە لەوێ ببارە، لە هەر شوێنێک پێخەراجەکەت هەر بۆ ئێمە دەگەڕێتەوە. ڕوونکردنەوە خەراجەکەت سەرچاوەیەکی ئیسلامی دەوڵەتی ئیسلامیە و بریتیە لەو باجەی لەسەر ئەو زەویانە دادەنرێ کە موڵکی دەوڵەتی ئیسلامیە و بە کابرایەک دراوە بۆ ئەوەی بیچێنێ. بەرووبوومەکەی بۆ کابرایە، بەڵام لە جیاتی ئەوە دەوڵەت ئەو خەراجەی لێوەردەگرێت. وەرجێڕ هەتا وای لێهات ئاین و لەشکری ئیسلام گەیشتە ئەو پەڕی ڕۆژئاوا و عەقەبەی کوڕی نافع لەسەر ئەسپەکەی لە کەناری ئۆقیانوسی ئەتڵەسی وەستا و گوتی: خوایە گیان، پەروەردیگاری موحەممەد، ئەگەر لەبەر ئەو دەریا گەورەیە نەبوایە ئەوە دەبوایە دنیام هەمووی فەتح بکردایە لە پێناو بەرزکردنەوەی وشەکەت. خوایە گیان شاهێد بە. ئەوەش قوتەیبەی باهیلیە، ئەوەی هەتا ئەو پەڕی ڕۆژهەڵات چووە پێش و نیازی ئەوە بوو هەتا وڵاتی چین گیر نەبێ. یەکێ لە دار و دەستەکەی بەوەی نەوەک تووشی بەڵایەک بێ یان بکوژرێ پێیوت: ئەی قوتەیبیە کە چوویە ناو وڵاتی تورکەکان، چەندەها ڕوودا و کارەسات لە ژێرباڵی ڕۆژگار دەهاتن و دەڕۆیشتن. قوتەیبەش کە ئیمان هەر لا بنی پێی هەتا تەوقی سەری پڕ بوو، وەڵامی دایەوە بەو باوەڕەی کە بە سەرکەوتنی خوایی هەیبوو. بەو باوەڕە لێی چوومە ناوێ: برام، گەرماوەی تاقیکردنەوە تەواو بێ، ئیتر زەخیرەدانان کەڵچی نابێ. کە کابرا ئەو عەزیمەت و سوربوونەی قوتەیبەی دیت لەسەر بەرزکردنەوەی وشەی خودا و جیهاد لەسەر زەوی، پێیوت: ئەی قوتەیبە، چۆنت ویستووە لە ڕێگەکەت بڕۆ دوێ، ئەو عەزیمەتەی تۆ تەنها لە لای ئەڵڵایە.
ئەوە ئەی برا گەنجەکان نەهاتەدی تەنها لەسەر دەستی گەنجەکان و عەزیمەتی گەنجەکان و قوربانیدانی گەنجەکان و کۆششی گەنجەکان و بازدانی گەنجەکان نەبێ ئەوە تا ئەڵڵاهو ئەکبەر بانگەوازی ئەوانە و جیهاد ڕێگەیانە و مردن لە پێناوی خوا بەرزترین هیوا و ئاواتیانە. بەڕاستی شاعیری ئیسلام محەممەد ئێقبال جوانی گوتووە لەبارەی ئەو پاڵەوانە بەجەرگ و گەنجە بەجۆشانە کە دەڵێ چێبوو ئەوەی شمشێری بەرز کردەوە بۆ ئەوەی ناوی تۆ لەسەر کەبکە بەژنی ئەستێرەکان وەک منارە بەرز کاتەوە چیا بووین لە چیایەکان وەلەوانەیە ببووینایە شەپۆلی دەریا لەسەر دەریایەکان لە پەرزگاکانی فەڕەنسا پێش ئەوەی کەتیبەکانمان بگەن بانگمان بربەستەکانی دەکردەوە ئەفریقا و بیابانەکەی سەربڵندی ئێمەی لەبیر نەکردووە لەو کاتەی زەوی ئاگری دەپڕژان سنگمان بە پێشی شمشێرەکانمان دەخست هیچ ڕۆژێک لە هیچ زۆردار و زەبر بەدەستێک نەدەترساین سێبەری شمشێرمان سێبەری باخێکی سەوز بوو گوڵ و گوڵزای لە دەور و بەردا دەڕوا لە هیچ تاغوتێکی شەرفڕۆش نەدەترساین هەتا ئەگەر بەهاتایە و مردن لەسەر سەرمان چەندان دیواری دابمەزراندایە بەڵکو بانگ دەکەین کە هیچ خودایەک نییە تەنها ئەو خودایە نەبێت کە وجودی دروست کردووە و قەدەری داناوە وەسەرمان ئەی پەروەردگار لەسەر لەپمانە تکامان تەنها پاداشتی تۆیە کە وەک غەنیمەت و نزیکبوونەوەیەکی ئێمە لە تۆ وایە ئەوانە خوایان لێ ڕازی بێت بەو شێوەیە بوون و پێویستە ئەوانەی کە لە دوای ئەوانیش دێن بە هەمان شێوە بن و ئێوەش ئەی گەنجەکانی ئیسلام پێویستە هەر بە هەمان شێوە بن ئەگەر بتانەوێ ئاینەکەتان سەر بکەوێ و نەتەوەکەتان شکۆدار بێ و موسڵمانان گشتیان یەک پارچە بن ئەوەش لە لای خوای گەورە گران نییە. ئەی برا گەنجەکان ناتوانن دەوری خۆیان بجێڕن و بە لێپسراوی خۆیان هەڵبسن و پەیامەکەی خۆیان بگێن نەجێت تەنها پاش ئەوەی بە یەک پلە و بە یەکەوە شەخسیەتی زانستی و بانکردن و کۆمەڵایەتیان تەواو دەبێ. لەو ئێوارەیەشدا ناتوانم لەبارەی هەموو لایەنەکانی تەوابوونی شەخسیەتی گەنجی داعی بدوێم. داعی واتە بانکەر. شایانی سەرنجدانە ئێمە هەندێک جار وشەی داعیمان بەکارهێناوە و هەندێک جاریش بانکەر تاکو گوێگر زیاتر لە ناوەڕۆکی نامیلکەکە بگات ئەگەرنا هەر یەک واتایان هەیە چونکە ماوەکە ڕێنادا و کاتەکەش بەش ناکات. بەڵام ئەوەی دەمەوێ لەبارەیەوە بدوێم و پەیوەندێکی هەرە گەورەی بە بابەتی محاضەرەکەمانەوە هەیە بریتیە لە هۆکارەکانی پێکهێنانی شەخسیەتی گەنجی داعی. ئەو هۆکارانەی کە گەنج ئامادە دەکات بۆ ئەوەی ببێتە داعیەکی ئەوتۆ کە بەڕاستی و بە دڵسۆزی پەیامی ئیسلام بۆ جیهان هەڵبگرێ و لە پێناوی خوا لە توانج و لۆمەی هیچ لۆمەکارێک نەترسێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هۆکارەکانی پێکهێنانی شەخسیەتی گەنجی داعی لاپەڕا 11. ئەی برایان لەم خاڵانەی داهاتوودا کۆ دەکرێنەوە. خاڵی یەکەم پێویستە گەنج مەبەستی خوای گەورە بزانێت لە دروستکردنی مرۆڤ. خاڵی دووەم پێویستە گەنج ئاگای لەو مەترسیانە هەبێ کە گەمارۆی وڵاتی ئیسلام دەدەن. خاڵی سێیەم پێویستە گەنج لە سەرکەوتنی ئیسلام گەشبین بێ و دوای ناومێدی و بێهیوایی ببڕێ لە هەستی خۆی. خاڵی چوارەم پێویستە گەنج پێشڕەوەکانی ئیسلام لە مێژوودا بکاتە پێشەوا و ڕابەری خۆی. خاڵی شەشەم پێویستە گەنج باشترین و ڕاستترین شێوازەکانی کارتێکردن لەسەر خەڵک بزانێ. خاڵی حەوتەم پێویستە گەنج بڕوای بە قەزا و قەدەر لە ناودەرونی خۆی پتە و بەهێز بکات. جا ئەی گەنجەکان و ئێستا یەکە بە یەکە و هەندێ بەدرێژی لەبارەی ئەو خاڵانە دەدوین بەو هیوایەی خوای گەورە یارمەتیمان بدات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. خاڵی یەکەم پێویستە گەنج مەبەستی خوای گەورە بزانێت لە دروستکردنی مرۆڤ. لاپەڕا 12. ئەو مەبەستەی خوای گەورە لە پێناوی ئێوەی دروست کردووە ئەی گەنجەکان. بەندەجی عبودیەکی تەواوە بۆ خوای گەورە و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە فەرموویەتی ئەی بەندەکانم من ئێوەم دروست نەکردووە تاکو زۆرتان بکەم لەبەر کەمیان
دڵی خۆمتان پێ بدەمەوە لە ناخۆشیەک یان پشتان پێ ببەستم لە ئیشێک نەمتوانی بێ بیکەم بەڵکو بۆ ئەوە دروستم کردوون تاکو زۆر یادم بکەنەوە و زۆر عیبادەتم بکەن و بەیانی و نیوەڕۆ و سوبحی تەسبیحاتی من بکەن برا گەنجەکان جا ئێستا بابزانین ئەو بەندەجیە تەواوە مانای چییە یەکێک لە مانایەکانی بریتیە لە دڵسۆزی ئەلئیخلاس بۆ خوای گەورە با مەبەست و قسە و کردەوە خوای گەورە لە سوورەتی ئەلبەیینە دەفەرموێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة ئەوانە ئەمرێکیان پێ نەکراوە مەگەر ئەوە نەبێ دڵسۆز بن بۆ ئاینەکەی خوای گەورە بەوەی کە تەنها عیبادەتی ئەو بکەن و هیچ هاوبەشی بۆ پەیدا نەکەن و نوێژ بۆ ئەو بکەن و زەکاتیش بدەن و ئەوەیە ئاینی ڕاست و بەحەق دووەم مانایەکی تریش لە مانایەکانی تری بەندەجی ملکەچکردن و خۆبەستنەوەیە بە حوکمی خوای گەورە و پەیڕەوکردنی تەواوی بەرنامە نەمرەکەی ئەوە خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 85 دەفەرمێ ومن يبتغ غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين وتا ئەوەی داوای ئاینێکی تر بکات جگەل لە ئیسلام یان ئاینێکی تر بگرن جگەل لە ئیسلام ئەوە خوای گەورە لێی وەرناگرێت و ئەو کەسە لە کۆتاییدا لە دنیا و قیامەت دۆڕا و خەسارەتمەندە سێم مانایەکی تر لە مانایەکانی بەندەجیکردن پشبەستن و پشگرتنی وەلا خوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیماندارانە خوای گەورە لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 55 بۆ 56 فرموویەتی إنما وليكم الله ورسوله والذين آمنوا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون ومن يتول الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون واتا خوای گەورە و پێغەمبەر و ئەو ئیماندارانە پشتگیری ئێوەن کە نوێژ دەکەن و زەکات دەدەن با ترس و ملکەتیەوە و ئەوەی پشت بەخوا و پێغەمبەری خوا و ئیمانداران ببەستێ ئەوە هەمیشە سەرکەوتوو دەبێت چونکە پێغەمبەری خوا و ئیماندارەکان کۆمەڵ حیزبی خوایە و کۆمەڵی خوش هەمیشە سەرکەوتووە چوارەم مانایەکی تریش لە مانایەکانی بەندەجی ئەوەیە مسلمان بزانێ ئەو ئەرکەچیە کە خوای گەورە لەسەر ئەستۆی داناوە ئەو ئەرکەش ئەوەیە بچیە ناو خەڵک بۆ ئەوەی لە بەندایەتی کردن و پەرستنی بەندە دەریان بهێنی بۆ بەندایەتی کردن و پەرستنی خوای گەورە هەروەها ئەمر پێکردنیان بە چاکە و ڕێلێگرتنیان لە خراپە خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 110 فرموویەتی كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون واتا ئێوە باشترین ئومەتن بۆ خەڵک دەرچوو بن چونکە ئەمر بە چاکە دەکەن و ڕێ لە خراپە دەگرن و ئیمانتان بەخوای گەورە هەیە جا هەر ئەم شتەش بوو کە ڕەبیعی کوڕی عامر وەڵامی ڕۆستەم کە سەرکردەی لەشکری فارسەکان بوو لە جەنجی قادیسیە پێی داوە کاتێک ڕۆستەم لێی پرسی بۆچی لە وڵاتی خۆتان هاتوونەتە دەرەوە و تەماح لە داگیرکردنی وڵاتی ئێمە دەکەن ئەوە بوو گوتی خوای گەورە ئێمەی ناردووە تاک و خەڵک دەربهێنین لە بەندایەتی و پەرستنی بەندە بۆ بەندایەتی و پەرستنی خوای گەورە
و لە تەسچی دنیا بۆ فراوانیەکەی و لەستەمی ئاینەکانی تر بۆ ناودار عەدلی ئیسلام کەواتە ئەی گەنجەکان ئەو بەندایەتیکردنەی خوای گەورە ئێوەی لە پێناویدا دروست کردووە تەنها بریتی نییە لە دروشمەکانی عیبادەت وەک کردنی نوێژ زەکات بەخشین و بەڕۆژووبوون و حەجکردن بەڵکو زۆر شتی تریش دەگرێتەوە وەک دڵسۆزی ئەلئیخلاس بۆ خوای گەورە ملکەچکردن و خۆبەستنەوە بە حکمی خوای پەروەردگار پشتبەستن و پشتگرتنی تەواو بۆ خوا و پێغەمبەر و ئیمانداران هەروەها بزوتنەوەی بانگکردنی بێوچان و جیهادی پیرۆز بۆ هێنانە دەرەوەی خەڵک لە بەندایەتی و پەرستنی بەندە بۆ ناو بەندایەتی و پەرستنی خوای گەورە ئەی گەنجەکان ئەوەیە بەندەجیە تەواو و بێگەردەی کە خوای گەورە لە پێناویدا خەڵکی دروست کردووە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات خاڵی دووەم پێویستە گەنج ئاگای لەو مەترسیانە هەبێ کە گەمارۆی وڵاتی ئیسلام دەدەن لاپەڕا چواردا وەلەو شتانەی کە پێویستە بە باشی ئاگاتان لێبێ و تێی بگەن ئەی گەنجەکان ئەوەیە کە ئەو نەخشە و پیلان و فرش و فێڵانەی کە لە هێڵانەکانی زایۆنیزم و ماسۆنیەت و خاسپەرستەکان و کۆمۆنیزم ئەشوعیە و تەبشیر بۆ ئاینی ئیسلام و موسڵمانان دادەندرێ لەوە زۆرترن کە بتواندرێ بژمێردرێن و هەموویشی ئامانجەکەی ئەوەیە کۆمەڵە ئیسلامیەکان پیس بکات لە ڕێگەی ئارەق و سێکس و جنس و بەرەڵاکردنی ئارەزوو شەهوەت و ڕاکردن بە دوای ڕواڵەت و لاساییکردنەوەی کوێرانە و ئافرەت لە لای ئەو پیلانجێڕانە یەکەم ئامانجی بانگەوازە بەربەرەڵایی و فێڵە مەیدانیەکەی ئەوانە ئەوەتە لەلایەک ئافرەت خۆی ڕەگەزێکی لاواز و بەسۆزە زوو بە دوای پڕوپاگەندە و ئاژاوەنانەوە و فرێودان ئیغڕاو دەکەوێ و بێتێڕوانین و بیرکردنەوە و لەلایەکی ترەوە ئافرەت خاوەن کاریگەریەکی گەورە و کارتێکردنێکی ڕاستەوخۆیە لە پیسکردنی ڕەوشت تەبشیر واتە بانگەوازی دیانەکان بۆ مەسیح بۆ نمونە یەکەم گەورەیەک لە گەورەکانی ماسۆنیە بەدکارەکان دەڵێ لەسەرمان پێویستە ئافرەت بۆ خۆمان ڕابکێشین ئەوەتە هەر ڕۆژەی دەستمان گەیشتە ئافرەت ئەو کاتە حەرام دەبینەوە و ئەو لەشکرانەش لە ناو دەچن کە ئاین سەردەخەن دووەم و یەکێک لە جەمسەرەکانی ئیستیعمار دەڵێ ئەو کارەی کاسێکی عارەق و ئافرەتێکی داوێن پیسی بێناموس دەیکەن لە تێکشکاندنی ئومەتی موحەممەد زۆرترە لەوەی 1000 تۆپ مدفع دەیکەن و لە ناو خۆشەویستی مادە و ئارەزوو و شەهوەت نقمیان بکەن سێم وەلەو قسانەی قەشا زوویمەر لە کۆنگرەی تەبشیریەکان کە پێش زیاتر لە 6 ساڵ لە چیای زەیتون لە قودسی پیرۆز بەسترا کردی ئەوە بوو کە گوتی ئێوە نەوەیەکتان لە ناو وڵاتەکانی موسڵمانان ئامادە کرد و پێگەیان بە هیچ شێوەیەک نازان پەیوەندی لەگەڵ خوا چییە و چۆنە و ناشیانەوێ بیزانن و موسڵمانانتان لە ئاینی ئیسلام دەرهێنا بەڵام نەتان خستنە ناو ئاینی مەسیحی بۆیە ئەو نەوە ئیسلامیە ئیستیعمار چۆنی ویست ئاوا دەرچوو هیچ بایەخ با پلە و پایە مەزنی نادات ئاسوودەیی و تەمەڵی خۆش دەوێت خەمی گەورەی دنیای ئارەزوو شەهوەتە ئەوەتە ئەگەر شتێ فێر ببێ هەر بۆ تێرکردنی ئارەزوەکانیەتی ئەگەر پارەی کۆکردەوە هەر بۆ تێرکردنی ئارەزوەکانیەتی ئەگەر بەرزترین پلە و پایە وەربگرێ هەر بۆ تێرکردنی ئارەزوەکانیەتی چوارەم وا لە پرۆتۆکۆڵەکانی نەکبەتەکانی سەهیۆن هاتووە پێویستە دەست بەکار بین تاکو ڕەوشت لە هەموو شوێنێک بڕوخێ جا ئەو کاتە کۆنتڕۆڵ بە ئاسانی دەکەوێتە دەستخۆمان فرۆید لە ئێمەیە و ئەو بەردەوام دەبێ لە پیشاندانی پەیوەندی سکسی لەژێر ڕووناچی خۆردا تاکو هیچ شتێکی پیرۆز لە بەرچاوی گەنجەکان نەمێنێ و گەورەترین خەمیان ببێتە ئاودانی ئارەزوە سێکسیەکانیان ئەو کاتەش ڕەوشتەکانیان دەڕوخێ پێنجەم
و کۆمۆنیزمیش لایەکێک لە بڕوانامە نهێنیەکانی و لە پاش قسەیەکی درێژدا دەڵێ هەڵوەشاندنەوەی پەیوەندیە ئاینیەکان و سڕینەوەی ئاین با ڕووخاندنی مزگەوت و دێرەکان نایەتە دی چونکە شوێنی ئاین ناو ویژدانە کەواتە یەکەم شت پێویستە بیکەین ئەوەیە ئاین لە ناو ویژدانی ئیماندارەکان بڕووخێنین پاش ئەوەی سەرکەوتین لە خستنی کۆنتڕۆڵ و حکم و سیادە بۆ ژێر ڕچێفی شۆشیالیزم و سەرکەوتین لە بڵاوکردنەوەی ئەو شتانەی ئاین دەڕووخێنن لە چیرۆک و شانە و محازەڕە و ڕۆژنامە و گۆڤار و ئەو کتابانەی کە ئیلحاد داوێنە ڕەواج و داوای بۆ دەکەن و گاڵتە بە ئاین و پیاوەکانی دەکەن و تەنها داوای زانست دەکەن و دەیکەنە خوای زاڵ ئەمە لە کتێبی ئەشوعیە والئیسلام وەرگیراوە لە نووسینی عەباس مەحموود العەقاد و ئەحمەد عەبدولغەفور العەقاد ئەو هۆکارانە هەمووی کۆمۆنیزم لە وڵاتەکانی ئیسلام ڕەوازی بۆ دەکات تاکو هیچ شتێکی پیرۆز لە ناو چاوی گەنجەکان نەمێنێ و ڕۆڵەکانی ئیسلام لە ناو لێشاوی ئیلحاد و هەڵوەشانەوە بچنە خوارەوە ئەوەی لە دوای ئەو هەموو هێزە دوژمنکاری و نەخشە و پیلانە تێکدەرانە ڕادەوەستێ و ئەی گەنجەکان بریتیە لە جوولەکە پەرستی جیهانی ئەلیەهودیە العالەمیە ئەوەتە جوولەکەکان خۆیان تەرخان کردووە بۆ هەڵگرتنی هەموو ڕایەکی بیری بەتاڵ لە بواری پشت پەردەی سروشت و لە بواری ڕەوشت لە بواری تێکشکاندنی هەر قیمەتێکی ئاینی جگەل لە ئاینەکەی خۆیان ئەوەش تاکو جیهان لە عەقیدە و بیر و ڕەوشتەکەی پیس بکەن و تاکو پاش ئەوە بتوانن سەرکردایەتی وەربگرن و بیکەنە بەندەی ژێردەستی خۆیان و کۆنتڕۆڵی خۆیانی بەسەردا بچەسپێنن ئەوەتە ئەوان ڕای دەگێنن کە خۆیان خاوەنی بیر و ڕایەکانی فرۆیدی جوولەکەن ئەو بیر و ڕایەی کە هەموو شتێک لە خوڕەوشتی مرۆڤ لە ڕێگەی ئارەزوو سیکسی لێک دەداتەوە فرۆید دەڵێ مرۆڤ لە هەموو هەڵس و کەوت و ڕەوشتێک شتێک پاڵی پێوە دەنێ ئەویش ئارەزووی جنسیە ئەوان خۆیان خاوەنی ڕایەکانی کارلێر مارکسی جوولەکەن ئەو کارلێر مارکسەی کە دڵ و ویژدان و مێشکی زۆر کەسی پیس کرد و هەموو ئاینێکی لابرد و غیقدەی خستە بەر هێرشەکانی و ئەوان خۆیان خاوەنی ڕایەکانی نیتشن ئەو نیتشیەی ڕەوشتی لابردوو مرۆڤی سربەس کرد لە هەر کارێک کە تام و چێژی لێوەربگرێ هەتا ئەگەر هاتوو ئەو کارانە ڕەوشت بن یان ڕووخاندن یا بەڕەڵایی دیسان هەر ئەوان خۆیان خاوەنی ڕایەکانی داروینن ئەو داروینەی بیردۆزی بە یەکگەیشتن و باڵابوون و پەرەسەندنی ڕاگەیان ئەو بیردۆزەی زانست بە درۆی خستەوە و فڕێدایە ناو سەبەتەی زبڵ جا ئەی گەنجەکان جوولەکەکان هەر بەوەندا ڕانەوەستان بەڵکو ڕێبازێکیان بۆ پیسکردنی مرۆڤایەتی وێنەکێشا و دەستیان بەجێبەجێکردنی کرد لە ڕێگەی هۆکارەکانی ڕاگەیاندن ئەلئیعلام خانەکانی بڵاوکردنەوە شانۆ سینەما بەرنامە ڕادیۆ و تەلەڤیزیۆنیەکان و لە ڕێگەی هەموو بەکرێگیراوێکی ناپاک و نووسەرێکی بەکرێگیراو بەسایەی مەکر و فڕوفێڵ و پیسی خۆیان توانیان گەلەکانی جیهان پیس بکەن لە ڕێگەی ڕۆشنبیریە گشتیەکان هونەرەکان جێگایەکانی ڕابواردن مەلهاکان بێناموسی خانەکان و هاوشێوەکانیان هەروەها بە فێڵبازی خۆیان توانیان دەست بە سەرکورسیەکانی دەروونزانی علم النەفس و کۆمەڵزانی علم الاجتماع بگرن لە زانکۆیەکانی ئەوروپا و ئەمریکا و زۆربەی زانکۆیەکانی ڕۆژهەڵات ئەوەش بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو دوو زانستەدا عەقیدەی خەڵک و ڕەوشتیان پیس بکەن و نەخشە و پیلانە دەغەڵەکانی خۆیان جێبەجێ کرد ئەوە بوو دەستیان بەسەر نزیکەی سەدانەوەتی ئەو کورسیانە داگرت ئێستاش سەرکردایەتی فکری و فەلسەفی لە گشت جیهان لە دەست خۆیانە ئەی گەنجەکان ئەوەیە دیارترین نەخشە و پیلانەکان کە لە هێلانەکانی جوولەکە و خاچپەرستەکان و کۆمۆنیزم و ماسۆنیەت و تەبشیر و ئیستیعمار بۆ ئیسلام دادەندرێ و هەمووشی برایان هەر وەک بیستتان ئامانجی ئەوەیە کۆمەڵە ئیسلامیەکان پیس بکەن و دەست بەسەر وڵاتی ئیسلامدا بگرن و نەوە ئیماندارەکە لە جەبهەی تێکۆشان و جیهاد دوور بخەنەوە و موسڵمانەکان لە ئیسلامەتی دەربهێنن
دووچاری ڕەوتی بێئاینی و بەربەرەڵاییان بکەن و نابێ ئەوەش لەبیر بکرێ کە گەورەترینی ئەو نەخشە و پیلانانەی کە ماسۆنیزم و جوولەکە پەرستی و ئیستیعمار لە چەرخی نوێ لە وڵاتەکانی ئیسلام دەیجێڕن بریتیە لە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل لە ناو جەرگەی وڵاتە عارەبیەکان کە بریتیە لە شوێنی لەدایکبوونی ئیسلام و هەمووتان ئەی گەنجەکان دەزانن کە خەون و ئاواتی جوولەکەکان بەتەنها ئەوە نەبوو دەوڵەتەکەیان لە مەسجید الئەقسا و دەوروبەرەکەی دابمەزرێن و بەس بەڵکو نەخشە بەترس و پیلانە هەرە گەورەکەیان لە فورات تا نیل درێژ دەبێتەوە نەک هەر ئەوەش بەڵکو دەست بە سەرداگرتنی شاری مەدینە و مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەسجید الحەرام هەروەک دەستیان بەسەر مەسجید الئەقسا داگرت ئەوەش لەبەر ئەو بیر و باوەڕە بەتاڵەیانە کە گوایە ئەو وڵاتانە وڵاتی باوکو باپیری ئەوانە هەر لە سەردەمی حەزرەتی ئیبراهیم هەتا ئەو چەرخەی ئەو ڕۆمان و تا ڕۆژی زیندوو بوونەوە ئەی گەنجەکان ئایا لەو هەموو مێژووی تاوان و پیلانجێڕیدا وێنەی ئەو پیلان و تاوانەتان دیوە کە جوولەکە و دەست و پەیوەندی جوولەکە و ئاڵقە لە گوێکانی جوولەکە دروستی دەکەن ئایا ئەو مەترسیانەتان تێبینی کردووە کە هەڕەشە لە وڵاتەکانی ئیسلام دەکات بەگشتی و هەردوو مەزارگە پیرۆزەکەش حەڕەم و شەریفەین بەتایبەتی ئەی گەنجەکان یەک وشەیە و بەبێگرێ ڕاستەوخۆ پێتان دەڵێم هەتا ئیسرائیل هەبێ جێگیربوون لە وڵاتی ئیسلام نایەتە کایەوە هەتا ئیسرائیل بوونی خۆی بسەپێنێ و ڕۆژ بە ڕۆژ پیلانەکانی خۆی جێبەجێ بکات ئاشتەوایی و ئاسایش لە وڵاتی ئیسلام بوونی نابێ ئەو ئیسرائیلە ئەو شێرپەنجە سەرەتانەیە کە بەرەبەرە لە ناو لاشەی نەتەوەی عارەبی گەشە دەکات ئەو مارەیە کە ژەهرەکانی لە ئاسمانی جیهانی ئیسلامی دەڕژێ شێرپەنجەش لە ناو ناچێ مەگەر بەبڕین و لێکردنەوەی نەبێ هەروەها ئازاری ماریش لا ناکەوێ مەگەر بە دەرهێنانی ئەو دڕک و ژەهرە نەبێ کە تێیدا ڕواوە کەواتە ئەی گەنجەکان کار بکەن لە پێناوی بڕین و لێکردنەوەی ئەو شێرپەنجەیە لە جیهانی ئیسلام وەکار بکەن لە پێناوی پچڕاندنی ئەو مارە لە وڵاتەکانی عەرەب و ئیسلام بۆ ئەوەی ئومەتی ئیسلام لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە ئاسایش و ئاسوودەیی و ئاشتی و جێگیری بژی ئەوەی ئەمڕۆ کە لەسەر گەنجەکانی ئیسلام پێویستە ئەوەیە لە لایەنەکانی ئەو پیلانانە بگەن کە لەم سێگۆشە ترسێنەرەدا خۆیان دەنوێنن جوولەکە پەرستی جیهانی خاچپەرستی جیهانی کۆمۆنیزمی نێودەوڵەتی دەولی لەبەر ئەوە یەک لەسەر گەنجەکان پێویستە ئەو هەو پاڵنەرانە دیراسە بکەن کە بۆتە هۆی ئەوەی ئەوان ئەو هەموو فڕوفێڵ و پیلانانەمان بۆ دابنێنەوە کە بریتین لە ڕق برسیەتی تەماحکاری زەبر دەست ئیستیعلا دووەم وەلەسەر گەنجەکان پێویستە زانیاریەکی تەواویان هەبێت دەربارەی ئەو هۆکارانە وەسائیل کە لە جەنگەکەیان دژی ئێمە بەکاری دەهێنن ئەو هۆکارانەش لە جەنجی سیاسی جەنجی ئابووری جەنجی فکری خۆیان دەنوێنن بەتایبەتی پێویستە زۆر ئاگایان لە مەترسی ئەو جەنگەی دواییان جەنجی فکری هەبێ و ئاگایان لە شێوازەکانی ئەو جۆرە جەنگە و دەستگایەکانی هەبێ کە بریتیە لە تەبشیر دام و دەستگا و توانایە بێشمارەکەی شەڵاوی نەسڕانی بۆ سەر جیهانی ئیسلامی ململانەی ئیسلام و تەبشیر لە ئەفریقیا نەخشە و پیلانجێڕان بۆ بەدیانکردنی ئەندۆنۆسیا گەورەترین دەوڵەتی ئیسلامی هەوڵ و کۆشەکانی بەدیانکردن لە جیهانی عارەبی هەرەوەزی لە نێوان تەبشیر و ئیستیعمار هەروەها هەرەوەزی لە نێوان تەبشیر و کۆمۆنیزم لە دوا جاردا سێم وەلەسەر گەنجەکان پێویستە زانیاریەکی تەواویان هەبێت دەربارەی ڕۆژهەڵاتناسی ئەلئیستیشراق لەلایەنی ئامانج و هۆکارەکانی ڕۆڵی لا زیندووکردنەوەی کەلەپور نووسینەکانی ڕۆژهەڵات ناسەکان دەربارەی ئیسلام و ڕادەی زانستی ئەو نووسینانە بێلایەن و درۆنووسەکان لە ڕۆژهەڵات ناسەکان ژەهری بیری ڕۆژهەڵات ناسی کە لەلایەن قوتابی ڕۆژهەڵات ناسەکان دەڕوێندرێ و کاریگەریەکانی ئەو ژەهرە لەسەر جیهانی عارەبی و ئیسلامیمان چوارەم وەلەسەر گەنجەکان پێویستە زانیاریەکی تەواویان
هەبێت دەربارەی هێرش و شاڵاوی شیوعی لە ڕێگەی شارەزایەکان ئەلخوبەڕا، یارمەتیەکان ئەلموساعدات، دام و دەستگا ڕۆشنبیریەکان ناردن بە مەبەستی فێرکردن و مەشق پێگردن بۆ وڵاتە شیوعیەکان. هەروەها لایەنگیریکردنی ئەڵقا لە گوێ شیوعیەکان لە ناوەوەی وڵاتی ئیسلامیەکان بەهۆی دابینکردنی پێویستیەکانیان لە پارە و پێویستیەکانی تریان و ئاڕاستەکردنیان بە پێویست و ئارەزووی خۆیان. پێنجەم، و لەسەر گەنجەکان پێویستە زانیاریەکی تەواویان هەبێ دەربارەی دام و دەستگایە گومان لێکراوەکان. ماسۆنیزم و ئەولق و پۆپانەی لێی دەبێتەوە، مەترسی و شێوازە پڕ لە فێڵەکانی، وەکشانی لە ناوچینە نەجیب زادە و خاوەن پلە و پایە و دەسەڵاتەکان، و بەڕێوەچوونی لەلایەن جوولەکە پەرستی بەنهێنی بۆ گەیشتن بانیاز و خواست و هێڵکاری پلانەکانی. شەشەم، لە دوجاردا لەسەر گەنجەکان پێویستە زانیاریەکی تەواویان هەبێت دەربارەی شاڵاو و هێرشی دوژمنان لە ناوەوەدا لە ڕێگەی ئەڵقا لە گوێکانیان و بەندەکانی بیری ڕۆژئاوایی و پارتەکانی سربەخۆیان لە پارتە لیبرالی و یەساری و ئەتا دوایی، و لە ڕێگەی ئەو کۆمەڵانەی خۆیان لە ئیسلام دابڕاندووە و وەلایان داوە وەک بەهائیەکان، قاریانیەکان، نەسیڕیەکان، ئیسماعیلیەکان، دوورزیەکان وەهیتر لە کۆمەڵە کافرەکان. بەپێی بۆچوونی من ئەو کاتەی گەنجەکان لەبارەی لایەنەکانی ئەو پیلان و پیلانجێڕیانە دەزان و لە هۆکارەکانی ئەو هێڵکاری و نەخشە و پیلانانە دەگەن، ئەو کاتە دەرپەڕینیان بۆ چاککردنەوە بەهێزتر دەبێت، جوولەشیان بۆ بانکردن بۆ خوای مەزن مەزنتر دەبێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. خاڵی سێیەم، پێویستە گەنج لە سەرکەوتنی ئیسلام گەشبین بێ و دوای ناومێدی و بێهیوایی ببڕێت لە هەستی خۆی. لاپەڕا 21. ئەی گەنجەکان، ڕاستە وڵاتە ڕۆژئاواییەکان بەگشتی و ئەمریکا بەتایبەتی ئیسرائیلیان دروست کرد، و ڕاستە کە ئیستیعمار هۆکار و شێوازی تایبەتی خۆی هەیە لە دەرهێنانی موسڵمانان لە ناو ئاینی ئیسلام و بردنی بۆ ناو ڕەوتی بێدینی و بەڕبەڕەڵایی، وەڕاستە کە کۆمۆنیزمی جیهانی نەخشە و هێڵکاری گەورە و تایبەتی خۆی هەیە لە بێ باوەڕکردنی نەوە موسڵمانەکە و پیسکردنی ڕەوشت و عەقیدەکەی، وەڕاستە کە جوولەکە پەرستی جیهانی هێڵکاری و شێوازی تایبەتی خۆی هەیە لە ناوبردنی ئاینەکانی تری غەیری ئاینی جوولەکە و خستنی جیهانی عەرەبی و ئیسلام بۆ ژێر ڕکێفی خۆی، وەڕاستە کە وڵاتە گەورەکانی جیهان ڕۆژهەڵاتی بن یا ڕۆژ ئاوایی بێوچان کار دەکەن بۆ بەهێزکردنی ئیسرائیل، و سوورن لەسەر وجودی ئەو دەوڵەتە بۆ ئاواتی ڕامیاری و ئابووری و بەرژەوەندی خۆی. ڕاستە کە پیلانجێڕان لە دژی ئیسلام و موسڵمانەکان گەیشتۆتە ئەو ڕاددە گەورەیە و ئەو مەودایە فراوانە، بەڵام لەسەر موسڵمانەکان پێویستە بەتایبەتی لەسەر گەنجەکانیان کە ناومێدی نەیانگرێت لە بنیاتنانی سەرفرازی و بێهیوایی باڵی خۆی بەسەریانە ڕانەکێشێ لەوە دیهێنانی سەرکەوتن. ئەوەش لەبەر دووهۆ: یەکەم، چونکە قورئانی پیرۆز ناومێدی حەرام کردووە و هەڕەشەی لە بێئومێدەکان کردووە. دووەم، چونکە مێژوو ڕاپەڕینی میلەتە لێ قەوماوەکانی سەلماندووە دژ بە ڕووی دوژمنەکانی. ئێستاش ئەم دووهۆیە ڕوون دەکەینەوە. یەکەم، هەرچی ئەوەیە کە قورئانی پیرۆز ناومێدی حەرام کردووە و هەڕەشەی لە بێئومێدەکان کردووە، ئەوە لەبەر ئەوەیە کە زۆر ئایەت باڕوون و ئاشکرا لەم بوارەوە هەیە. یەکەم، لەم ئایەتانە هەیانە ناومێدی بە هاوڵی کوفر دادەنێ، وەک دەفەرمێ: ئێوە هەرگیز لە ڕەحمەتی خوا ناومێد مەبن. ئەوە کەس لە ڕەحمەتی خوا ناومێد نابێ، تەنها کافرەکان نەبێ. دووەم، و لەم ئایەتانە هەیانە ناومێدی بە هاوڵی گومڕایی دادەنێ، وەک ئەم ئایەتەی سوورەتی ئەلحەجر ئایەتی 56 کە خوای گەورە تێیدا دەفەرمێت: قال ومن يقنط من رحمة ربه إلا الضالون. واتا کەس لە ڕەحمەتی خوا ناومێد نابێ، تەنها گومڕایەکان نەبن. سێم،
و لەم ئاەتانە هەیانە هەڕەشا لە مرۆڤی بێئومێد و بێهیوا دەکات و دەروونە داما و دڵە پرتوسکەکەیان بەناشیرن دەخاتەوە وەک ئەم ئاەتەی سوورەتی ئەڕۆم ئاەتی 36 کە الله سبحانه وتعالى دفرمي وإذا أذقنا الناس رحمة فرحوا بها وإن تصبهم سيئة بما قدمت أيديهم إذا هم يقنطون واتا اگر خۆشیەکمان بەو خەڵکە بەخشی ئەوە پێی کەیف خۆش دەبن بەڵام ئەگەر شتێکی ناخۆشیان بەسەرهات ئەوە لە ڕەحمەتی خوای گەورە نائومێد دەبن ئەوەیە سروشتی بەنی ئادەم و لە سوورەتی فصیلەت ئاەتی 49 الله سبحانه وتعالى دفرمي لا يسأم الإنسان من دعاء الخير وإن مسه الشر فيئوس قنوط وتا کافر ئەگەر تووشی نەخۆشیەک یان هەژاریەک بێت ئەوان نائومێد و هیوابڕ دەبێت لە ڕەحمەتی پەروەردیگار لەو دەقا قورئانیانە بۆمان ڕوون دەبێتەوە کە نائومێدی لە ئاینی خودادا دروست نییە چونکە نائومێدی شتێکە پیاوەکان دەکوژێ پاڵەوانەکان دەبەزێنێ و میلەتەکان وێران دەکات کەواتە گەنجی ئیماندار لەسەریەتی کە خۆی لەو بیر و ڕایە نائومێدیانە بپارێزێ کە دەڵێ هەموو شتێک تەواو بوو پەکمان کەوت یان خۆت لە ماڵی خۆت مات بکە و مێ دەرەوە چونکە جیهاد سوودی نییە یان ئێمە ئەو ڕۆکە لە ئاخیری زەمانین ئەو تاقە بێ ئومێدە کە خاوەنی ئەو جۆرە بیر و ڕایەی نائومێدی و بێهیواییەن ئەو بیر و ڕایەیان بەڵگەیە لەسەر فەوتانی ئەوان خۆیان نەک فەوتانی مسلمانان چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوەی بڵێ مسلمانان فەوتان ئەو کەسە خۆی فەوتا و ترینیانە جا ئەوەی سەیر و شایەنی سەرسوڕمانە ئەوەیە کە ببینی هەندێ لەوانەی بەرەنگاری بانکردن و ڕێپیشاندان دەبن داوای دابڕان دوورە پەرێزی تەواو و خۆماتکردن لا کونجی ماڵ دەکەن بەوەی کەوا تێدەگەن گوایە هیچ ڕێگەیەک نییە بۆ چاکردنەوەی ئەو ئومەتە و هیچ هیوایەک نییە لە وەرگرتنەوەی سەربڵندیەکەی و گەڕاننەوەی شکۆداری و قەوارەکەی و هەر بەپێی مێشکی ئەوان ئەو کاتە داهاتووە کە مسلمان هەندێ مەڕووبزن لەگەڵ خۆی ببات و بچێتە چیا بە ئاینەکەی ڕابگات لە دەست ئاژاوەکان هەتا دەمرێ ئەی گەنجەکان ڕاستە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەک بوخاری جێڕاویەتیەوە فەرموویەتی وای لێدێ کۆمەڵە مەڕ و ماڵاتێک دەبێتە باشترین جۆری ماڵی پیا و ملی ڕێیچیا و شوێنەکانی بارانیان پێدەگرێ و بە ئاینەکەی خۆی ڕادەکات لە دەست ئاژاوە بەڵام ئەم فەرموودەیە هەروەک زانایانی ئیسلام بڕیاریان داوە لەسەر یەک دەگونجێ کە ئاژاوە بە ئاینەکەی بکرێ و بە زۆر پاڵی بدەن بۆ هەڵگەڕانەوە لە ئاینەکەی بەڵام ئەتا مسلمان هەبن دروشمە ئاینیەکان بەجێ بگێن و حکومەکانی ئیسلام لەسەر خۆیان جێبەجێ بکەن و هەتا نەختێک ماوە هەبێ بۆ هەرەوەزی نێوان مسلمانەکان بۆ بنیاتنانی سەرفرازی ئیسلام و هەتا لەناو کۆمەڵگەی ئیسلامی چەند کۆمەڵێکی ئیسلامی هەبن داوای چەسپاندنی حکمی خوا بکەن لە زەوی هەتا ئەو شتانە هەبن دابڕان و دوورە پەرێزی لە مسلمانان حرامە چونکە ئەو شتەی واجب بەو نەبێت پێک نایەت ئەو شتەی خۆی دەبێتە واجب بۆیە لەم چەرخەی ئێستاماندا لەسەر مسلمانان پێویست بووە کە حکمی خوا لە گەش وڵاتی ئیسلامیدا بچەسپێنێ و لەسەریان پێویستە خاکە پیرۆزەکە لە دەست جوولەکە چەپەڵەکان ڕزگار بکەن و پێویستە لەسەریان یەکێتی گەورەی مسلمانان پێک بهێنن لەژێر سێڤەری خلافەتی ڕێنیشاندەردا ئەگەرنا لەبەردەم خوای گەورە و لەبەردەم مێژوو لەبەردەم نەوەکانی داهاتوودا لێپسراو دەبن وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون واتا خوای گەورە زوڵمی لەوان نەکرد بەڵام ئەوان خۆیان زوڵمیان لە خۆیان کرد دووەم هەرچی ئەوەشە کە مێژوو ڕاپەڕینی میلەتە لێ قەوماوەکانی سەلماندووە دژ بە ڕووی دوژمنەکانی
ئەوە لەبەر ئەم ڕووداوە مێژوویانەی داهاتووە. یەکەم ئەی گەنجەکان، چێ بە مێشتی دادەهات کە ئیسلام جارێکی تر لەسەر قاز بوەستابایە لەو ڕۆژە یەکەمینانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەو خوای خۆی گەڕایەوە و ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ بووە خەلیفە. ئەوەتە لەو ڕۆژانەدا کارەکە گەورە بوو، وەبارتوند و تیژ بوو، دووڕوویی سەری هەڵدا. زۆر کەس لە عارەبەکان هەڵگەڕانەوە. هەبوو پەیدابوو داوای پێغەمبەرەتی کرد. چەند تاقمێک وازیان لە زەکاتدان هێنا و وتیان ئێمە زەکات نادەین. وای لێهات نوێژی هەینی لە هیچ شارێک نەدەکرات تەنها لە مەککە و مەدینە نەبێ. و هەروەک عوڕوەی کوڕی زوبەیر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ دەڵێ مسلمانەکان هەروەک مەڕ و ماڵاتێکیان لێهات لە شەوێکی باراناوی زستان، ئەوەش لەبەر نەمانی پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم و لەبەر کەمی ژمارەیان و زۆری ژمارەی دوژمنانیان. هەتا وای لێهات لەناو مسلمانەکان هەبوو بڵێت ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ ئەی خەلیفەی پێغەمبەری خوا بڕۆ لە ماڵێ دەرگا لەسەر خۆت داخە و خۆت مات بکە و خوای خۆت بپەرستە ئەتا مردن دەدگاتێ. بەڵام ئەی گەنجەکان، ئیمامی ئەبوبەکر بێئومێدی نەیگرت و بێهیوایی باڵی بەسەردا نەکێشا، بەڵکو بە پێچەوانە و بە باوڕی چەسپیوی بە قەتچیاوە بە عەزیمەتێکی جێگیر و پتە و بەهێزتر لە ڕەشەبا لە بەردەم ئەو ڕوودا و ئاژاوانە ڕاوەستا. ئەوەش بە گەشببینی و هیوایەکی تەواو و بە هێنانەوەی تریسکە بۆ ئیسلام و هێنانەوەی پتەوی و یەکێتی بۆ مسلمانەکان. ئەوە بوو گوتی من زیندوو بووم و ئاین لی کەم بێتەوە. و کاتێ ئیمامی عومەر هاتە لای و لۆمەی کرد لەسەر ئەوەی لەگەڵ ئەوانە جەنگاوە کە زەکاتیان نەدەدا لە ڕووی عومەری قیڕاند و گوتی بەسە ئەی عومەر، من چاوەڕوانم دەکرد پشتم بگری کەچی پشتت تێکردم. لە نەفامی ئاوا زەبر بەدەست بووی کەچی ئێستا لە ئیسلامدا ئاوا لاواز و بێهێزی. ئایا دەتەوێ بە جادوێکی دروستکرا و یان هۆندراوەیەکی بوختان دڵیان نەرم بکەمەوە؟ دوورە، زۆر دوورە. سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر چوو، سروشت پچڕا، واللهی هەتا دەستم شمشێر هەڵبگرێ جیهادیان لەگەڵ دەکەم، واللهی لەگەڵ ئەوانش دەجەنجێم کە نوێژ و زەکاتیان لێکجیا کردوتەوە، واللهی هەر زەکاتێکیان دابێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئێستا بە منی نەدەن ئەوە لەگەڵیان دەجەنجێم. ئەوە بوو سپاکەی ئوسامەی ناردوو بە نەیارەکانی گوت بەو زاتەی گیانی ئەبوو بەکری بەدەستە، ئەگەر بزانم وشترە گەورە دەمڕفێنێ من سپایەکەی ئوسامە هەر دەنێرمە دەرەوە هەر وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردبوو، هەتا ئەگەر هاتوو کەسیش نەمابوو لە من زیاتر، هەرگیز نابێ گرەیەک بکەمەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێیدا بێت. بەم شێوەیە ئەی گەنجەکان، ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ بەسەر ناخۆشیەکانی زاڵ بوو، هەڵچوون و ئاژاوەکانی قەڵاچۆ کرد و بەسەر هەڵگەڕاوەکانی و داواکەرەکانی پێغەمبەرەتی و زەکات نەدەرەکان سەرکەوت، هەتا لە کۆتاییدا توانی سەرفرازی و یەکێتی بۆ مسلمانان و ئومێد و هیوا بۆ ناومێدەکان و سام و دەسەڵاتیش بۆ خلافەت بگەڕێنێتەوە. ئاوایە هەڵوێست و کاری ئیمان بەهێزەکان و پیاوە مەزنەکان. دووەم ئەی گەنجەکان، کێ بە مێشکی دادەهات کە ئیسلام جارێکی تر لەسەر قاز بوەستایە لەو کاتەی خاسپەرستەکان بۆ نزیکەی 100 ساڵ دەستیان بەسەر زۆر لا وڵاتە ئیسلامیەکان و مزگەوتی ئەلئەقسا داگرت، هەتا زۆر کەس لە خەڵکی وایان زانی کە هیچ هیوایەک نییە لە سەرکەوتنی مسلمانەکان بەسەر خاچپەرستەکان و هیچ ڕێگەیەک نییە بۆ گەیاندنەوەی خاچی فەڵەستین لەگەڵ مزگەوتی ئەقسای بۆ ژێر ڕکێفی مسلمانەکان. چێ بەبیری دادەهات ڕۆژێک لە ڕۆژان ئەو وڵاتە لە سەردەستی پاڵەوانی قارەمان صلاح الدینی ئەیوبی ڕزگار دەکرێت لە جەنجی حەطینی چارەنووسی مسلمانەکان، دەبنە خاوەنی قەوارە و هێز و سەرفرازی و گەورەیەکی ئەوتۆ کە مێژوو شانازی پێوە بکات.
سێیەم ئەی گەنجەکان چێ بە مێشتی دادەهات کە ئیسلام جارێکی تر لەسەر قاز بوەستایە کە مەغۆڵ و تەتەرەکان لەم سەری جیهانی ئیسلام تا ئەو سەری هەمویان تەفر و تونا کرد و ماڵیان هەموو تاڵان کرد و بەپێی بەسەر قیمەکان کەوتن و عەرز و ناموسی خەڵکیان فەوتان چ فەوتانێک هەتا دەڵێن هۆلاکۆ لە کەللەسەری موسڵمانەکان چیای بڵند و هەڕەمی بەرزی دروست کرد هەتا مێژوو نووسی موسڵمان ئیبن ئەثیر الجەزەری لەبارەی دڵتەزێنی ئەو هێرشەی مەغۆلەکان دەڵێ چەند ساڵێک مامەوە لە نووسینەکانم باسی ئەو بەسەرهاتەم نەدەکرد چونکە بەسەرهاتێکی زۆر گەورە بوو و ڕقم لە باسکردنەوەی دەکرد ئایا چێ هەیە بتوانێت لەبارەی مەرگەساتی ئیسلام و موسڵمانەکان بنووسێ و چێ پێی دەکرێ باسی شتیوا بکات خۆزگا لەدایک نەبوومایە خۆزگا پێش ئەم بەسەرهاتە بمردمایە و نەمبینیایە ئەی برایان چێ بە مێشتی دادەهات کە وڵاتی ئیسلام ڕۆژێک لە ڕۆژان لەسەر دەستی پاڵەوانی چالاکی قەتڕ و لە جەنجی عین جالوت ڕزگار دەکرێتەوە و موسڵمانەکان دەگەنە پلەیەکی ئەوتۆ لە مەزنیەتی و سەربڵندی و بەرزی کەنەوەکان شانازی پێوە بکەن ئاوایە هەڵوێست و کاری ئیمان بەهێزەکان و پیاوە مەزنەکان ئەی گەنجەکان ئەوەی سەرکەوتن دابین دەکات هیوایە بە سەرکەوتن و ئەوەی پاڵ بە گەنج و ڕۆڵەکانی ئیسلام دەنێ بۆ وەدیهێنانی سەرکەوتنی یەکلایی زیاتر لە هەموو کات و شوێنێک ئەو هێزە معنەویەیە کە لە ناو ئومەت هەیە وەخوای گەورە هەمیشە لەگەڵ ئەو لە خواترس و دڵسۆز و مجاهیدانەیە کە ئەمر بە چاکە دەکەن و ڕێگە لە خراپە دەگرن و سنوورەکانی خوای گەورە دەپارێزن الله سبحانه وتعالى لسورة القصص آية 5 دفرمي ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين واتا خوای گەورە دەیەوێ باشی خۆی بەسەر بێهێزەکان ببارێنێ و بیان کاتە پادشا و حاکم و سالار هەروەها بیان کاتە میراتگیری فیرعەونەکان و مڵکەکەی کەواتە ئەی گەنجەکان ئەوەی لە سەرتانە ئەوەیە دوای ناومێدی و بێهیوایی ببڕن لەناو دەروونتان و بە گیانێکی گەشبین و هیوایەکی بەخەندە ڕوو لە بانکردن بۆ خوای گەورە و جیهادکردن لە پێناوی ئەڵڵا بکەن بەڵکە لەسەر دەستی ئێوە سەرکەوتنی گەورەی ئیسلام دێتە دی دەوڵەتی موسڵمانەکان پەیدا دەبێتەوە ئەوەش لە لای خوای گەورە گران نییە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات خاڵی چوارەم پێویستە گەنج پێشڕەوەکانی ئیسلام لە مێژوودا بکاتە پێشەوە و ڕابەری خۆی لاپەڕا 28 ئەی گەنجەکان ئەو پێشەوەیانەی ئیسلام لە مێژوودا چێن کە پێویستە بکرێنە پێشڕە و بە درێژایی چەرخ و ڕۆژگار یەکەم پێشڕە و محەممەدی کوڕی عەبدوڵڵایە صلى الله عليه وسلم کە لە هەموو بلیمەتیەکی ئادەمی زادی و لە هەموو گەویەکی ئینسانی بەرزتر بووە لە سەردەمی حەزرەتی ئادەم هەتا ڕۆژی زیندووکردنەوە ئەو پێشڕەوانە یارە بەرزەکانی پێغەمبەرن ڕەزای خوایان لێبێت ئەوانەی شەڕەفی هاوڵیەتی پێغەمبەریان صلى الله عليه وسلم وەرگرت و لە قوتابخانە باوەڕی و پەروەردەیی و جیهادیەکەی ئەو دەرچوون و باشترین ڕەوشت و جوانترین خوڕەوشتیان لەمەڕ ئەو دەستکەوت ئەو پێشڕەوانە سەلەفە چاکەکانن ئەوانەی ڕێچکە و ڕێبازی پێغەمبەریان صلى الله عليه وسلم بە گەورەی و تەواوەتیەکەی خۆی کردا ڕێباز و ڕێچکەی خۆیان دیسان ڕێچکە و ڕێبازی یارە مەزنەکانیشیان لە ڕووی ژیان جیهادیان کردە ڕێچکە و ڕێبازی خۆیان بەمەش بەرزترین پێشڕە و باشترین نمونەیان پێشکەش نەوەکانی دوای خۆیان کرد ئەوانە بوون کە خوای گەورە ڕێنوێیی کردن جا موسڵمان ئەو ڕێنوێنیەی ئەوان پەیڕەو دەکات وە گەنجیش ژیان نامەی ئەوان دەکاتە پەیڕە و وەداعیەکان لەسەر ڕێگەی ئەوان دەڕۆن ئەی برایان ئێستا لەو ماوەیە کورتەدا ناتوانم هەموو لایەنێکی ئەو مەزنیەتیەتان عرض بکەم کە ئەو پێشڕەوانە لە مێژوو هەیان بووە بەڵام ئەوەی دەتوانم بیکەم ئەوەیە چەند دڵۆپێکی کەم لە دەریای مەزنیەتی ئەوان دەربهێنم
چەند دڵۆپێک لە هەڵوێستە پاڵەوانیەکانیان و چاونەترسانیان لەسەر حەق و چەسپانیان لەسەر مەبدەئی خۆیان. ئەوەش لەبەر ئەو کاریگەریە گەورەی ئەو وشانە هەیانە لە باڵدانی گەنجی داعی بەرەو جێگیربوون و چاونەترسی، لەبەر ئەو ئیحاتە دەرونیە مەزنەی هەیەتی لە ئاراستەکردنی ڕۆڵەی ئیماندار بەڕوو قوربانی و خۆبەختکردن. ئێستاش ئەی گەنجەکانی باوەڕ، چەند نمونەیەکی نەمرتان لە بەردەم دادەنێم لە هەڵوێستی ئەو پێشڕەوانەی مێژوو بۆ ئەوەی بە باشی بزانن ئایا ئەوانە چ ئێش و ئازارێکی گەورەیان بەخۆوە دیوە لە ڕێگەی بانکردن، و ئایا لە ڕێگەی ئیسلام بوون جۆرەها وێنەی چەوساونەوەیان چەشتووە، و ئایا ئەوان بێهێز بوون، لاواز بوون، دانیشتن و خۆیان شاردەوە؟ نەخێر، بەڵکو هەمیشە مجاهید و چاڵاکمانەوە، هەتا خوای گەورە لە سەردەستی ئەوان ڕزگارکردنی تەواو و سەرکەوتنی پشتگیرکراوی وەدیهێنا. یەکەم تەماشا بکەن ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانن چۆن بەرزترین نمونەی قوربانیدان و ئارامگرتن و جێگیربوون دەداتە داعیەکان لە هەموو کات و شوێنێک. ئەوە بوو هاوبەش پەرستەکان لە مەککە جۆرەها ڕێگەی ئازاردانیان لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم گرتەبەر، و چەندەها شێوازی جۆرە و جۆریان بەکارهێنا لە چەوسانەوەی بۆ ئەوەی لە بانگەوازەکەی لای بدەن و بیهێننە خوارەوە، و لە بەردەمی بوەستن و نەهێڵن پەیامەکە بهێنێتە جێ، بەڵام ئەو لاوازی نەیگرت و دانەنیشت و سەری دانەنوان. ئەلیف ڕێگەی فریودان و گۆمڕاکردنیان لەگەڵ گرتە بەر بۆ ئەوەی لە گەیاندنی بانگەوازەکەی بۆ خەڵک بەرپەرچی بدەنەوە، بەڵام ئەو بێهێز نەبوو و دانەنیشت و سەری دانەنوان. بێ ڕێگەی پەستانی خێزان زەختی عایلی یان لەگەڵ کردە بەر بۆ ئەوەی لە گەیاندنی بانگەوازیەکەی بۆ خەڵک بەرپەرچی بدەنەوە، بەڵام ئەو بێهێز نەبوو، دانەنیشت و سەری دانەنوان. جیم ڕێگەی فشە پێکردن و گاڵتە پێکردن و بڵاوکردنەوەی بوختانیان لەگەڵ گرتە بەر بۆ ئەوەی لە گەیاندنی بانگەوازەکەی بۆ خەڵک بەرپەرچی بدەنەوە، بەڵام ئەو بێهێز نەبوو، دانەنیشت و سەری دانەنوان. دال و ڕێگەی گەمارۆدانی ئابووریان لەگەڵ ئەوانە گرتە بەر کە دوای ئەو کەوتبوون بۆ ئەوەی لە گەیاندنی بانگەوازیەکەی بۆ خەڵک بەرپەرچی بدەنەوە، بەڵام ئەو بێهێز نەبوو، دانەنیشت و سەری دانەنواند. هێ وا لە دووەجاردا بڕیاری کوشتن و ڕاوەدوونانیاندا بۆ ئەوەی لە گەیاندنی بانگەوازیەکەی بۆ خەڵک بەرپەرچی بدەنەوە، بەڵام ئەو بێهێز نەبوو، دانەنیشت و سەری دانەنوان. و ئەو دروشمەی کە ئەو بەرزی کردەوە بریتی بوو لە ئەی مامە بە یەزدان، ئەگەر خۆر لە لای ڕاستم دابنێن و مانگیش لە لای چەپم هەتاکو واز لەم کارە بهێنم، من وازی لێ ناهێنم، یان ئەوە تا خوای گەورە سەری دەخات یان لە پێناویدا سەردادەنێم. و پاش ئەوەی کە شاری مەکەی بەجێهێشت و بۆ شاری مەدینە کۆچی کرد، هاوبەش پەرستەکان هێشتا وازیان لێ نەهێنا، بەڵکو چەندەها جەنگی توندوتیژیان لەگەڵ کرد و چەندەها هجومیان بردەسەری تاکو بانگەوازەکە و شوێنکەوتوەکانی لا ڕەگ و ڕیشە دەربهێنن. بەڵام ئەوەش نەیتوانین لە گەیاندنی بانگەوازیەکەی و بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام لە سەرزەوی بیگەڕێنێتە دواوە، و ئەو بە هەمان شێوە مایەوە لە پێناوی خوا تێکۆشا و خەباتی دەکرد بۆ بەرزکردنەوەی ئاینەکەی، و ئارامی دەگرت لەسەر ئازار و دەستدرێژیەکان هەتا ئەو کاتەی سەرکەوتن و فەتحی خوای گەورە هات و دەوڵەتی ئیسلامی سەربەڵند و شکۆدار دروست بوو. دووەم ئەوەی باسکرا پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو، بەڵام دەستەی یەکەم لا یارەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەوانیش ئامادەکرا بوون بۆ ئارامگرتن و توشبوون و چەسپان لەسەر مەبدە. پیاوی باوەڕداری خۆگری وەها کە هەرگیز لە بەردەم ڕووداوەکانی شەو دڵتەنگ نەدەبوون و هەرگیز لە بەردەم سەختی ڕۆژگار نەدەهەژانەوە. ئەی گەنجەکان، ئەوەندە بۆ ئێمە بەسە ئێستا چەند نمونەیەکی مێژوویی باز بکەین بۆ ئەوەی با ڕوودانی بزانن کە ئەو یارە نەمرانە چ ئازار و ئەشکەنجە و چەوسانەوەیەکیان با خۆیانەوە دەدیت لە پێناوی بانگەوازی ئیسلامی.
بەڵکە ئێمەش ڕێبازەکەی ئەوان دەکەینە ڕێبازی خۆمان و لە ڕووی چەسپانیش ڕێگەی ئەوان دەگرینە بەر. ئەلیف ئەوە بیلالی ئیماندار و ئارامگرە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر کە چەندەها ئازاری ڕەنگاوڕەنگ و جۆرەها باڵای هەمە چەشنی تووشات لە ڕێگەی بانکردن. ئەوە بوو هەر جارەی باڵی ئێش و ئازار تونتر دەبوو و هەر جارەی ڕق و چینەی ڕەشان بەسەردا دەڕشت و هەر جارەی لە قرچەی نیوەڕۆی سوتێنەردا بەردی گران لەسەر سینجی دادەندرا. ئیمان و چەسپانی زیاتر دەبوو و لە کانگای دڵیەوە هاواری دەکرد ئەحەد ئەحەد ئەحەد. بێ و ئەوەش عەممارە لەگەڵ سومەیەی دایکی و یاسری باوکی خوای گەورە لە گشتیان ڕازی بێت کە ئەوەی لە پێناوی موسڵمان بوونیان دیتیان مرۆڤێکی تر نەیدیوە هەر ئەوەندەی خۆش بوو هەتا بەنی مەخزوم بە موسڵمان بوونیان زانین. ئیتر بەربوونە گیانیان و دووچاری بەتینترین ئازاریان کردن بۆ ئەوەی لە ئاینەکەیان لایان بدەن و بیان گەڕێننەوە بۆ سەرکوفرە کۆنەکەیان پاش ئەوەی خوای گەورە بۆ ئیسلام ڕێنمونی کردبوون. و لە کەندەکانی مەکە کە خۆر هەمیشە ساچمە گراویەکانی خۆی لەوێ دەنێرێ خێزانی یاسر چەند ڕۆژێک لە ئازاری بەردەوام بەسەر برد و ڕۆژێک لەو کاتەی ئازار دەدران پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلایان تێپەڕی و گوێی لێ بوو یاسر لەو کاتەی لەناو پەیوەندەکانیەتی و دەناڵێنێ و دەیگوت ئاوایە ڕۆژگار تەماشای ئاسمانی کرد و بانگی کرد ئەی خێزانی یاسر مزگێنیتان بێ مەوعیدی من لەگەڵ ئێوە بەهەشتە. و خێزانی یاسر ئەو بانگەیان گوێ لێ بوو بەمەش دەرونیان هاتەوە سەرخۆ و دڵیان ئۆقرەی گرت. ئەوە بوو کە ئەبوو جەهل لەعنەتی خوای لێبێت هاتە لایەن گاڵتەیان با مردن و بەرزیان لەسەر ژیان و مەزنترین شتێک بوو کە خەڵک دیتبێتیان. سومەیە شەهید کرا و بوو بە یەکەم شەهید لە ئیسلام. یاسریش لە دوای ئەو شەهید کرا و ئەویش بووە یەکەم شەهید لە پیاوان. و عەمماریش بە هەمان شێوەی خۆی مایەوە و زۆرەملەی لەگەڵ سزادان دەکرد و ئارامی لەسەر ئێش و ئازار دەگرت هەتا هەوڵدانی گەیشتە دواپلەی هەوڵ. ئەگەر بەهاتایە خێزانی یاسر لەو هەڵوێستە بترازێ هیچی تریان نەبوایە ئەوە بۆ شانازی و نەمری ئەوان بەس بوو بە درێژایی ڕۆژگار. جیم ئەوەش موسعەبی کوڕی عومەیرە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ لەگەڵ ئەو چل کەسە یەکەمینانە بووە موسڵمان کە لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم کۆ دەبوونەوە. موسڵمانی خۆی لا ترسی دایک و قەومەکەی شاردبەوە بەڵام پاش ئەوەی پێیان زانی بردیان بەندیان کرد و ئازاریاندا. هەر بە بەندکراوەیی لەژێر ئازار مایەوە هەتا ئەو ڕۆژەی بۆ حەبەشە کۆچی کرد. لە جاری یەکەمی کۆچکردن بۆ حەبەشە پاشان لەگەڵ موسڵمانەکانی تر گەڕایەوە کاتێک گەڕانەوە و موسعەب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە جەنجی ئوحود بە شەهیدی کوژرا. هیچیان نەدۆزیەوە بۆی بکەن بە کفن تەنها سەڵتەیەک نەبێت کە ئەگەر بەلای سەریدا بدایە قاچەکانی بەدیار دەکەوتن و ئەگەر بەلای قاچیاندا بدایە سەری بەدەر دەکەوت. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەلای سەریدا بدەن و قاچەکانیشی بە جیای ئیذخەر دابپۆشن گیایەکی بۆن خۆشە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر تەرمی ئەو لاوە ڕاوەستا لەو کاتەی بە کوژراوی لە ناوسەڵتەکە پێچرا بوو و لەو کاتەی فرمێسک لە چاوەکانی فیچقەی دەکرد فەرمووی لە مەککە دەمبینیت دەستەجلی جوانت لەبەر بوو کەس لە شارەکە دەستەجلی وە باڵای نەبوو و کەسیش دیمەنی لە تۆ باشتر نەبوو ئێستاش سرد لەناو ئەو سەڵتە پێچراوە. پاشان ئەم ئایەتەی سوورەتی الأحزاب ئایەتی 23 کە الله سبحانه وتعالى دفرمي من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. واتا ولناو إيمان داران دا هندي بياو هن
کە لەگەڵ خوای گەورە ڕاست بوون کاتێک بەڵێنیان لەگەڵ بەست ئەوە بوو هەندێکیان هەتا کوژرا شەڕی کرد و نەزرەکەی خۆی بەجێگەیان و هەندێکی تریان چاوەڕێی شەهیدی دەکات و هیچیان لە بەڵێنەکەی خۆیان نەگۆڕی ئەوە چەند نمونەیەکی کەم بوو لە کتێبەکانی ژیان نامە باسییان کردووە دەربارەی شکۆداری شوێنپێی ئەوان و مەزنی قوربانیەکانیان ئێستاش ئەی گەنجەکان قسەکەی یاری پایەبەرز عەبدوڵڵای کوڕی مەسعودتان بۆ دەخەمەڕوو کە لەبارەی فەزڵ و کارەکانی ئەوان و پێویستی پەنوەرگرتن لە کردەوە و خۆڕاگریە دەگمەنەکەی ئەوان گوتوویەتی ئەوەی ویستی یەکێک بکاتە پێشەوە و ڕابەری خۆی ئەوە با یارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکاتە پێشەوە و ڕابەر چونکە دڵی ئەو یارانە گوێڕایالترین دڵی ئەو ئومەتە بوو زانست و زانیاریان قوڵتر بوو کەمتر دڵیان بە دنیاوە دەبوو ڕێنوێنیان پتەوتر بوو حاڵیان باشتر بوو خوای گەورە هەڵی بژاردبوون بۆ هاوڵی کردنی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و هەڵگرتنی ئاینەکەی کەواتە فەزڵیان بزان و بە دوای شوێنپێی ئەوان بکەون چونکە ئەوان لەسەر ڕێی ڕاست بوون سێیەم ئەمما هەرچی هەڵوێستەکانی سەلەفە چاکەکانمانە لە چاو نەترسی و خۆگرتن و قوربانیدان ئەوە زۆر لەوە زیاترە کە بتواندرێ بژمێردرێ و ژیان نامەیان خوای گەورەیان لێ ڕازی بێ پڕ لەسەر بڵندی و پاڵەوانیەتیە پڕ لە قوربانیدان بەشتی بە نرخ لە ڕێگای حەق و بانکردن و ڕاستکردنەوەی ئیشی خراپ و خوار و خێچ ئەوەش ئەی گەنجەکان چەند نمونەیەکی نەمر و زیندووە لە هەڵوێستە پاڵەوانیەکانیان و چاو نەترسیان لە ڕێگەی حەق ئەلیف کاتێک عەبدوڕەحمانی ناسر شاری زەهرای ئەندەلوسی دامەزران زۆر جوانکاری لە دروستکردنەکەی بەکارهێنا و پارە و پوڵێکی بێژماری لێسەرف کرد تەنها ئەو مزگەوتەی کە دروستی کرد ڕووی گومەزەکەی هەمووی لە زێڕ و زیو دروست کرد جا کە قازی و شەرعناس منذیری کوڕی سەعید بەم شتەی زانی زۆری پێ ناخۆش بوو و زۆر تووڕە بوو لە بەفیڕۆدانی ماڵی میلەت ئەوە بوو هەڵسا لە مزگەوت لە بەردەمی خەڵکو و بە ئامادەبوونی عەبدوڕەحمانی ناسر وتارێکی تێدادا لۆمە و توانجی تێگرت و دەیگوت نەمدەزانی کە شەیتان خواڕی سوایکە دەتگەێنێتە ئەو ڕادێ و وەها بە ئاسانی دەهێڵیت پەتت بکات لە کاتێکدا خوای گەورە ئەو پلە و پایەی پێبەخشیویت بۆیە بۆ پلەی کافرەکان دای بەزاندی عەبدوڕەحمان بە قسەکانی ئەو مچڕکی بەلەشدا هات و قسەکەی پێبڕی وتی و پێی گوت ئەوە دەڵێی چی چۆن خوا بۆ پلەی کافرەکان دای بەزاندم قازی گوتی بەڵێ ئەدی خوای گەورە لە سوورەتی ئەززوخروف ئایەتی 33 بۆ 34 کە دەفەرمێ ولولا أن يكون الناس أمة واحدة لجعلنا لمن يكفر بالرحمن لبيوتهم سقفا من فضة لجعلنا لمن يكفر بالرحمن لبيوتهم سقفا من فضة ومعارج عليها يظهرون ولبيوتهم أبوابا وسررا عليها يتكئون واتا وأجر لبر أو النبوايا خلشي هموي ببن كافر ئەوە ئێمە بۆ ئەوانەی کافر دەبوون سەربانی زیو و پەیژەی زیومان دادانێ بۆ خانوەکانیان هەروەها دەماندانێ دەرگا و تەختی لە زیو دروستکرا و تاکوو لەسەری بەحەسێنەوە لە ژیانی دنیایاندا کە خەلیفە ئەم قسانەی گوێ لێ بوو ئیتر ئەوەندە خەمبار بوو هیچ قسەی پێ نەدەکرا و لە ترسی خوای گەورە دەستی کرد بە گریان پاشان ڕووی لە قازی کرد و پێی گوت ئەی قازی خدا پاداشتت بداتەوە و وێنەت زۆر بکات واللهی ئەوە تۆ گوتت ئەوە حەقە ئیتر داوای لێبوردنی لە خوای گەورە کرد و فەرمانیدا گومبەزە زیوەکە تێک بدەن و لە خشت و خۆڵ دروستی بکەنەوە بێ جارێک مجاهیدی ئیسلام عزی بن عەبدوسەلام لا کۆڕی سوڵتانی میسر نەجمەدین ئەیوب دانیشت بوو کۆڕەکە پڕ بوو لە پیاوانی دەوڵەت با سوڵتانی گوت ئەی ئەیوب بیانوت لەلای خوای گەورە چی دەبێ ئەگەر لا ڕۆژی قیامەتدا پێی گوتی من حکمی میسرم لەژێر دەستی تۆ دانابوو کەچی تۆ ئارەقت بەرەڵا کردبوو سوڵتان پرسی شتی وا ڕووی داوە گوتی بەڵێ
فڵان دووکان ئارەقی تێدا دەفرۆشرێ و تۆش لەناو نیعمەتی ئەو مەملەکەتە دەسوڕێەوە. سوڵتان گوتی ئەوە کاری من نییە، ئەو دووکانە لە زەمانی باوکم هەر هەبووە. عزی کوڕی عەبدوسەلام پێی گوت تۆ لەوانەی کە الله سبحانه وتعالى لسورة الزخرف آيتي 22 دفرمي بل قالوا إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مهتدون واتا ئێمە باوکو باپیرانمان لەسەر هەمان ڕێگە و ئاین ڕۆیشتون و ئێمەش لەسەر هەمان ڕێبازی ئەوان دەڕۆین و هەمان ڕێگە دەگرینە بەر. ئینجا سوڵتان فەرمانی دەرکرد ئەو دووکانە دابخەن. دیسان هەمان عزی کوڕی عەبدوسەلام بوو فتوایەکی دەرچ کرد و فرۆشتنی چەکی لە دیمەشق بە خاچپەرستەکان حەرام کرد. لەبەر ئەوەی بەو چەکە شەڕ لەگەڵ موسڵمانەکان دەکەن. ئەوە بوو لەبەر ئەو فتوایە دەردەسەریەکی زۆری دیت لە دەست سوڵتانی دیمەشق ئیسماعیل ساڵح. دیسان هەر ئەو بوو فتوایەکی دەرکرد بۆ فرۆشتنی ئەمیرەکانی مەمالیک لە میسر بەمەزات. بۆیە فتوای فرۆشتنی دان چونکە کە بوونە ئەمیر هێشتا کۆیلە بوون و ڕزگار نەکرابوون. وەدانانی نرخەکانیان لە بەیتوڵماڵی موسڵمانان. دیسان لەبەر ئەو فتوایەش بینە و بەردەیەکی زۆری دیت لەلایەن ئەمیرەکان و سوڵتان نەجمەدین. جیم غەزالیش کتێبەکەی ئەحیا علومودین لە ئەسماعی دەجێڕێتەوە کە گوتوویەتی کە عەبدوڵای کوڕی مەڕوان بۆ حەجکردن هاتبووە مەکە کە عەتای کوڕی ڕەباح چووە لای لەو کاتەی لەسەر سیسەمەکەی دانیشتبوو. چواردەوری گیرا بوو بە پیا و ماقوڵ و نەجیب زادە. ئەوە بوو کە چاوی پێکەوت لەبەری هەڵساو لەگەڵ خۆی لەسەر سیسەمەکەی دانیشاند. وە پێی گوت ئەبوو موحەممەد پێویستیت چییە؟ گوتی ئەی ئەمیری موسڵمانان لە حەڕەمی خوا مەککە لە حەڕەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەخوا بترسێ و بەڵێنی بدێ بینای بکەیەوە و لە مناڵی مهاجیر و ئەنساڕەکان بترسە چونکە بەهۆی ئەوانەوە ئێستا تۆ ئەو کۆڕە گەرمەت بەستووە و لە ئەهلی ثغوریش لەخوا بترسە چونکە ئەوان قەڵای موسڵمانەکانن. ئەهلی ثغور ئەو قەڵایانەیە کە لە نێوان دەوڵەتی ئیسلامی و دەوڵەتی بێزەنتی لەسەر سنوورەکانیان بنیاتیان کرابوو سەربازی تێدا بوو. وە کاروباری ئیماندارەکان بەسەر بکەوە چونکە تەنها تۆ لێ پسراویانی و لەخوا بترسە لەوانەی وا لە پشت ئەو دەرگایەت ڕاوەستاون و دەرگایان لەسەر دامەخە. خەلیفە گوتی بەڵێ وا دەکەم. پاشان هەستا و ویستی بڕوە بەڵام خەلیفە دەستی گرت و پێیوت ئەی باوکی موحەممەد داوای پێویستی خەڵکت کرد پەسندمان کرد نەمانزانی خۆت چیت دەویست. گوتی من پێویستم بە هیچ مەخلوقێک نییە. پاشان چووە دەرەوە. ئینجا عەبدولمەلیک گوتی بەڕاستی ئەوە شەڕەفە. بەم شێوەیە ئەی گەنجەکان کاتێک پێشڕەوەکانی مێژوو دەکەنە پێشەوە و ڕابەری خۆتان و هەمان ڕێبازی ئەوان دەگرن لە خۆگرتن و لە گوتنی قسەی حەق هەمان ڕێگەی ئەوان دەگرن وەک نمونەیەکی بەرزی خۆتان وەک دەستەیەکی پێشڕە و تەمەشایان دەکەن. ئەو کاتە لە کاروانەکەتان بەردەوام دەبن و لە بواری بانکردن بە بێترس و دوودڵی دەردەپەڕن هەتا خوای گەورە ڕێنوەنی دەروون بەڕەڵایەکان لە سەردەستی ئێوە دێنێتە دی و کۆمەڵە گومڕاکان چاک دەکاتەوە و دەوڵەتی ئیسلامی چاوەڕوانکرا و دادەمەزرێنێ. ئەوەش لەلای خوای گەورە قورس و گران نییە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. خاڵی پێنجەم پێویستە گەنج ڕادەی خێر و گرنگی بانکردن و بانکەر بزانێ لەلای خوا. لاپەڕا 37 ئەی گەنجەکان ئایا دەزانن کاری بانکردن و ئەوەی بەو کارە هەڵدەستێ چ خێرێکی لەلای خوای گەورە بۆ تۆمار دەکرێت؟ ئایا بەو پلە هەرە بەرزانت دەزانن کە خوای گەورە بەتایبەتی بۆ ئەو کەسانەی داناوە کە بەکاری بانکردنی خەڵک بەرەو ئاینی ئیسلام هەڵدەستن؟ ئایا دەزانن کە خوای گەورە چ کرێ و پاداشت و شکۆداریەکی بۆ داعیەکان ئامادە کردووە؟ یەکەم ئەی گەنجەکان ئەوەندە بۆ پلەپایە و بەرزێتی داعیەکان بەسە کە ئەوان بێیەک و دوو باشترین کەسن لەناو ئومەت. هەروەک خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 110
دەفەرموێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون واتا ئێوە باشترین ئومەتن کە بۆ خەڵک دەرچوو بن ئەمر بەچاکە دەکەن و ڕێگە لە خراپە دەگرن و بڕوا بەخوا دەهێنن دووەم و ئەوەندە بۆ باڵایی و قوتاربوونی داعیەکان بەسە کە ئەوان قوتاربوو کامرانن لە دنیا و لە ڕۆژی دواییدا هەروەک خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 104 دەفەرمێ ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون واتا بالناو ئێوە کۆمەڵێک تاقمێک هەبن خەڵک بۆ ئیسلام بانگ بکەن و ئەمر بەچاکە بکەن و ڕێگە لە خراپە بگرن ئەو کۆمەڵەش قوتاربوو سەرکەوتون سێم و ئەوەندە بۆ شەڕەف و شکۆداری داعیەکان بەسە کاوتەکانیان لە بواری بانگکردن باشترین جۆری وتەیە دیسان قسەکانیان لە بواری ڕاگەیاندن باشترین قسەیە هەروەک خوای گەورە لە سوورەتی فوسیلەت آيتي 33 دفرمي ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين واتا چی قسەوتەی لەوانە باشترە کە خەڵک بانگ دەکەن بۆ ڕێی خوای گەورە و کردەوەی چاک دەکەن و دەڵێ من لە موسڵمانانم چوارەم و ئەوەندە بۆ خاترانە و فەزلی داعیەکان بەسە کە ڕەحمەتە فراوانەکەی خوای گەورە دەیانگرێتەوە و لە نیعمەتە بێوچانەکەی خۆی بۆیان تەرخان دەکات هەروەک خوای گەورە لە سوورەتی تەوبە ئایەتی 71 دفرمي والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم واتا إيمان داركان پیاوژ نکانیان هەندێکیان پاڵپشت و پشتگیری ئەوانی تریانن ئەوەتا ئەوان ئەمر باکردنی چاکە دەکەن و ڕێدەگرن لە خراپە هەروەها نوێژەکانیان دەکەن زەکاتەکانیشیان دەدەن و گوێڕایاڵی خوا و پێغەمبەریش دەکەن لەوانن کە خوا ڕەحمیان پێدەکات خوش بەدەستەڵات و جوانکارە پێنجەم و ئەوەندە بۆ کرێ و پاداشتی داعیەکان بەسە کە کرێ و پاداشتی کارەکەیان بەردەوامە و نابڕێ هەروەک موسلیم و ئەصحاب السنن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەجێڕنەوە کە فەرموویەتی ئەوەی یەکێک بۆ ڕێنمۆیی ڕێی خوا بان کرد ئەوە خێر و پاداشتی ئەمان خێر و پاداشتی ئەو کەسانەیە کە بەدوای دەکەون شەشەم و ئەوەندە بۆ شانازی و چاچی داعیەکان بەسە ئەو کارەی ئەوان کە دەبێتە هۆی ڕێنوونی باشترین کار بێ کە خۆر بەسەری هەڵات بێ و ئاوا بوو بێ هەروەک بوخاری لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی واللهی ئەگەر خوا یەک پیاو بەهۆی تۆ ڕێنوونی بکات ئەوە خێری بۆ تۆ زیاترە لە وشتری سوور یان لە ڕیوایەتێکی تردا هاتووە خێری بۆ تۆ زیاترە لە هەموو شتێک خۆری بەسەر هەڵات بێ و ئاوا بوو بێ ئەی گەنجەکان ئایا هیچ پلەپایەکتان دیوە بگاتە پلەپای بانکردن و ئایا لە هەموو مێژووی مرۆڤایەتی گوێتان لە شکۆداریەک بووە خۆی لە شکۆداری داعی بدات
کەواتە کاری بانکردن بەو شێوە گرنگ بێ ئەی گەنجەکان و ئێوەش لە بواری بانکردن بەرەوخوا بەدڵسۆزی و ڕازگۆیی دەرپەڕن و دەست بەکار بن بۆ ئەوەی بەش بە حاڵی خۆتان کرێ و پاداشت و بەرزی و شکۆداری وەربگرن لە کۆڕی ڕاستی خوای گەورە لە کۆڕی پێغەمبەر و ڕازگۆ و شەهید و پیاوچاکەکان کە باشترین هەڤاڵ ئەوانن بۆمان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. خاڵی شەشەم پێویستە گەنج باشترین و ڕاستترین شێوازەکانی کارتێکردن لەسەر خەڵک بزانێ. لاپەڕا 39 ئەلیف یەکێک لە چاکترین ڕەگەزەکانی کارتێکردن ئەی گەنجەکان ئەوەیە کە کردەوەکانی داعی لەگەڵ قسەکان یەک بکاتەوە. خوای گەورەش زۆر ڕقی لەو کەسانەیە و زۆر هەڕەشەی لێکردوونە کە خەڵک بۆ کاری چاک بانگ دەکەن و خۆیان لەبیر دەکەن. وەک الله سبحانه وتعالى لسورة الصف آيتي 3 دفرمي كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون واتا أي أواني برواتان هناوا بۆچی شتێک دەڵێن و کاری پێناکەن تاوانێکی گەورەیە لای خوا شتێک بڵێن و کاری پێنەکەن. ئاەتی دووەم الله سبحانه وتعالى لسورة البقرة آيتي 34 دفرمي أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. واتا آیا ئێوە جوولەکەکان ئەمر بە خەڵک دەکەن با کردنی چاکە و خۆتان لەبیر دەکەن لە کاتێکدا ئێوە تەورات دەخوێننەوە ئایا ئێوە تێناگەن بێ وەیەکێک لە چاکترین شێوازەکانی کارتێکردن ئەی گەنجەکان بریتیە لە دیراسەکردنی ئەو دەوروبەرەی کاری ڕاگەیاندنی بانگەوازەکەی لێ دەکرێت. ئەوەتە لە سەرداعی پێویستە بە بنکەکانی گومڕابوون و شوێنگەکانی لە ڕێلادان بزانێ هەروەها بەو شێوازانەی کارکردن بزانێت لەگەڵ بیرکردنەوەی خەڵکەکە و ڕادەی ئامادەبوونیان و ئاستی بیرکردنەوە و وەڵامدانەوە و وەرگرتنیان دەگونجێ. بۆ نمونە وڵاتێک بیرروڕای شوێعی و وجودی و ماسۆنی تێدا بڵاو بێ و خەڵکەکەی لادانی بیری و عەقیدەیی و ئەخلاقیان هەبێ لەو جۆرە وڵاتە ئەو جۆرە کتابانەی پێویستە تێیدا بڵاو بکرێتەوە و ئەو محاضەرانەی کە پێویستە تێیدا بگوترێتەوە هەروەها ئەو پرسیار و گفتوگۆیانەی کە تێیدا دەخرێنە ڕوو بە تەواوی جیایە لەگەڵ وڵاتێک گاور و بیرە سەرمایەداریەکان و خواستی سەربەستی و دیموکراسی تێیدا بێت کەواتە دیراسەکردنێکی چڕی تێگەیشتوانە بۆ هەموو جۆرەکانی لە ڕێلادان بە ڕێکی پێویستە. دیسان زانیاریەکی گشتی دەربارەی ئەلمونحەریفین پێویستە و پێویستە هێڵکاریەکی گشتی شێوازێکی گونجاو هەبێ کە لەگەڵ ئەم و ئەو بشێت و پێویستە کارکردنێکی بەردەوام هەبێ بۆ ڕاگەیاندنی بانگەوازی خوا بۆ گشت خەڵک و ئەم شێوازە لە دیراسەکردنی دەوروبەر و ناسینی مێشکی خەڵک لەگەڵ ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک دەکاتەوە کە موسلیم لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە جێڕاویەتیەوە دەفەرمێ تۆ ئەگەر قسەیەکت بۆ کۆمەڵە خەڵکێک کرد و قسەکە لە ڕادەی تێگەیشتنی ئەوان نەبوو ئەوە دەبێت بۆ هەندێکیان ببێتە ئاژاوە. جیم و یەکێک لە ڕەگەزەکانی چاکترین شێوازی کارتێکردن ئەیلاوەکانی حەق بریتیە لە دەستپێکردن بە گرنگترین پاشان گرنگ دەستپێکردنی بانگکردن بە عەقیدەی یەک خواپەرستی ئەتەوحید پێش پەرستن عیبادە و پەرستن پێش مەنهەجەکانی ژیان شەرع و بەشتە هەمەکیەکان ئەلکولیات پێش هەندەکیەکان ئەلجوزئیات و پێگەیاندنی تاکەکە خۆی پێش ئەوەی بیبەیە ناو سیاسەت و ئەو ڕێگەی بانکردن هەمان ڕێگەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هەمان ڕێگەی یارە شکۆدارەکانی ئەون خوا لەیان ڕازی بێ. گشت ڕاویەکان جگە لە مالک لە ئیبن عەباسیان جێڕاوەتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ مەعازی ناردە یەمەن فەرمووی تۆ دەچیتە سەر میلەتێک خۆیان خاوەن کتابن
بۆیە با یەکەم شتێک بانجیان دەکەی بۆی شەهادەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئینی ڕەسوول الله بێ. جا ئەگەر گوێڕایاڵیان کردی لەسەر ئەوە ئینجا فێریان بکە کە خوای گەورە 5 نوێژی لەسەر هەر شەو ڕۆژێکدا لەسەر فەرز کردوونە. جا ئەگەر لەسەر ئەوەش گوێڕایاڵیان کردی ئینجا فێریان بکە کە خوای گەورە سەدەقەیەکی لەسەر فەرز کردوون کە لە دەوڵەمەندەکانیان وەرگیرێ و دەدرێتە هەژارەکانیان. جا ئەگەر لەسەر ئەوەش گوێڕایاڵیان کردی ئەوە لەیان وەربگرە و خۆت لە ماڵە گرانبەهایەکانی خەڵک بپارێزە و بەناحەق لەیان مەستێنە و خۆت لە داواکاری زوڵم لێکرا و بپارێزە و بترسە، چونکە هیچ پەردەیەک لە نێوان ئەو خودادان نییە. جا داعیەک چۆن بانگی مولحیدێک بکات بۆ خواپەرستی لە کاتێکدا ئەو هەر لە بنچینەدا باوەڕی بەخوای گەورە نییە، چۆن داوای لێ بکات لەسەر شەرعی ئیسلام بڕوا و ئیسلام بکاتە بەرنامەی ژیانی لە کاتێکدا ئەو چکەم چ زۆر باوەڕی بە ئیسلام نییە. کەواتە لەسەر داعی پێویستە بزانێت گرنگترین کامەیە و گرنگیش کامەیە و لەسەری پێویستە بزانێت چۆن دەست پێ دەکات، چۆن بانگ دەکات و لەسەری پێویستە گشتی ئەو شتانە بزانێت تاکو بتوانێت کار لە خەڵک بکات و لەو گومڕایی و تاریشیە دەریان بهێنێ و بۆ ناو باخەکانی ڕێنمونی بیان بات. دال و یەکێک لە ڕەگەزەکانی چاکترین شێوازی کارتێکردن ئەی سەربازەکانی بانکردن بریتیە لە نەرمی و ڕووخۆشی تەواوی بێگرد لە بانکردنی خەڵک بۆ ئیسلام. تەمەشا بکەن قورئانی پیرۆز چەند بە جوانی شێواز بانکردن و ڕەوشتی بانکەری دەربڕیوە کاتێک الله سبحانه وتعالى لسورة آل عمران آياتي 159 دفرمي فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. واتا اگر تو رو گرجو دلرق بویتایا اواليت زيادة بونو كس لغلط ندما. ولا آياتي دوم لسورة النحل آياتي 125 الله سبحانه وتعالى دفرمي ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. واتا أي محمد بانجي همو خلق بك بو آيني إسلامو رايان بكيشا اوش باوتو وشي شيرين وبلغي رونو آموشگاري بسود بشيويك او قسانا كاريان تيبكاتو دليان لخو هل بسينيو درونيان آگادار بيتوو مشكيان روم بيتوا وبزانن كتو بو برجواندي اوانتو تساكي اوان الدويت. ولا آياتي سيم سورة طه آياتي تلوتوار الله سبحانه وتعالى دفرمي فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. واتا قسبو فرعون بكن قسكردنك بنرمو روخوشي بي بلغدار دبيو لپاش روجي ياخيبونكي دترسيو دقرتوا وإستا أي جنزكان چیرۆکی ئەو پیاوە ئامۆژگاری دەرەتان بۆ دەجێڕمەوە کە کاتی خۆی چووە کۆڕی ئەبوو جەحفەری مەنسوور و بەتوندی قسەی لەگەڵ کرد. ئەبوو جەحفەریش پێیوت کاکە تۆ نەرم بە لەگەڵم، خوای گەورە کە یەکێکی زۆر لە تۆ باشتری بۆ یەکێکی زۆر لە من خراپتر نەر کە موسای بۆ فیرعەون نەر فەرمانی پێکرد وەک خوای گەورە لە سوورەتی طەها ئایەتی 44 دفرمي فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. پیاوەکە کە ئەمەی بیست شەرمی لە خۆی کردەوە لەبەر ئەو هەڵوێستەی لێی دەرچوو وەزانی کە ئەو خۆی لە موسا باشتر نییە سڵاوی خوای لەسەر بێت و ئەبوو جەحفەریش لە فیرعەون خراپتر نەبووە و ئەو ڕێگایە لە بانکردنی خەڵک بە نەرم و ڕووخۆشی و حیکمەت و ئامۆژگاری باش هەمان ڕێگەی گەورەی داعیەکانە. ئەوەش ئەی گەنجەکان چەند نمونەیەک. یەکەم
بوخاری لە ئەبوو هوڕەیڕەوە جێڕاویەتیەوە وتی عەرەبێک هاتە ناو مزگەوت و لە ناو مزگەوت میزی کرد خەڵکەکەش هەستان بکەونە سەری بەڵام پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی وازی لێ بهێن و دێمەکە ئاوێک بە میزەکەیدا بکەن چونکە ئێوە بۆ ئەوەن کارەکان ئاسان بکەن نەک گران دووەم و مسلیم جێڕاویەتیەوە کە معاویەی کوڕی حەکەمی سەلەمی ڕۆژێک قسەی کرد و وتی لەو کاتەی من نوێژم لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەکرد یەکێک لە خەڵکەکە پژمی منیش وتم یەرحەموکە الله ئیتر هەموو خەڵکەکە بە چاوتیر بارانیان کردم پێم وتن ئەوە چیتانە بۆ ئاوا سەیرم دەکەن ئیتر ئەوان بەدەستەکانیان لە ڕانی خۆیاندا پاشان کە زانیم کڕم دەکەنەوە کڕ بوومەوە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە واللهی نە لە پێشی ئەو نە لە پاشی ئەو مامۆستای ئاوا چاکم نەدیوە قوتابیەکانی خۆی ئاوا باش فێر بکات کە لە نوێژەکەی بەوە ڕقی لێ نەگرتم وەلەی نەدام و جنێوی پێ نەدام بەڵکو زۆر بە نەرمی فەرمووی ئەو نوێژە قسەکردنی خەڵکی لەگەڵ ناگونجێ بەڵکو هەمووی تەسبیحات و تەکبیر و خوێندنەوەی قورئانە سێم ئیمامی ئەحمەدیش لە ئەبوو ئومامەی جێڕاوەتەوە کە لاوێکی گەنج هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی ئەی پێغەمبەری خوا ڕێگەم دەدەی زینا بکەم ئیتر خەڵکەکە لێی کەوتنە هاوار بەڵام پێغەمبەری خۆشەویست سەڵات و سەلامی ئەڵڵای لەسەر فەرمووی نزیکی بکەنەوە وەرە پێش کوڕەش هاتە پێش و لە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی ئایا حەز دەکەی لەگەڵ دایکت بیکەیت گوتی نەخێر قوربانت بم فەرمووی هەمان شت خەڵکیش حەز ناکەن لەگەڵ دایکیان بیکەی باشە ئەدی لەگەڵ کچەکەت گوتی نەخێر قوربانت بم فەرمووی هەمان شت خەڵکیش حەز ناکەن لەگەڵ کچەکانیان بکرێت باشە ئەدی لەگەڵ خوشکت گوتی نەخێر قوربانت بم فەرمووی هەمان شت خەڵکیش حەز ناکەن لەگەڵ خوشکەکانیان بکرێت ئیبن عەوفی ڕاویش دەڵێ پلک پور و خاڵۆژنیشی ژمارد و کوڕەکەش لە هەر جارێکیاندا دەیوت نەخێر قوربانت بم و پێغەمبەریش لە هەر جارێکیاندا دەیفەرموو هەمان شت خەڵکیش حەز ناکەن لەگەڵیان بکرێ پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی لەسەر سنجی دانا و فەرمووی خوایە دڵی پاک بکەیەوە و لە تاوانی خۆش بیت و ئەندامی بپارێزیت ئیتر کوڕا وای لێهات هیچ شتێشی لە زینا زیاتر ڕق لێ نەدەبەوە لەبەر ئەو هەڵوێستانە بوو کە خەڵک حەزی لە ئیسلام دەکرد و دەهاتنە ناو ئاینی خوا و لەبەر ئەو هەڵوێستانە بوو یارەکانی خۆشیان دەویست و خۆیان بۆ فیدا دەکرد و هەرگیز ئارامیان نەدەگرت کە لێیدا ببڕێن لەو ڕۆوەش ئەبوو سوفیان ڕۆژێک گوتی لە ناو خەڵک کەسم نەدیوە ئەوەندە یەکتریان خۆش بووێت ئەوەندەی ئەوەی کە هاوڕێیەکانی محەممەدیان خۆش دەوێت سەڵات و سەلامی ئەڵڵای لەسەر ئەوە بوو گرنگترین ڕەگەزەکانی شێوازی کارتێکردنی خەڵک کەواتە ئەی گەنجەکان لەسەرتان پێویستە چاکترینیان وەربگرن ئەوەتە یەککردنەوەی کارەکانتان لەگەڵ قسەکانتان خەڵک وەڵامتان دەدەنەوە و باوەڕتان پێدەکەن و لە دیراسەکردنتان بۆ ئەو دەوروبەرەی کە کاری بانکردنی تێدا دەکەن هەوڵتان بەفیڕۆ ناچێ و لە بانکردن بۆ خوای گەورە لە گرنگترین دەست پێ دەکەن ئەو جا گرنگ خوای گەورە ڕێنمونی و خێر لە بەردەستان دێنێتە دی و لە نەرم و ڕۆخۆشیتان لەگەڵ خەڵک لە کاتی ڕاگەیاندنی پەیامەکانی خواتان دڵی خەڵک بۆتان لێدەدا و دەرونیان بە ئێوە دەبەسرێتەوە و خەڵک بەرەو بانگەوازەکەیتان دێن کەواتە ئەی گەنجەکان سوور بن لەسەر ئەوەی ببنە داعی سەرکەوت و ڕێنیشاندەری ناجیح و سەربازی دەست بەکاری دڵسۆز خوای گەورەش هەوڵتان بە فیڕۆ نادات و لە کارەکانتان کەم ناکاتەوە و ئەگەر ئێوە خوا سەر بخەن خوش سەرتان دەخات و قاچتان جێگیر دەکات خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات خاڵی حوتەم
پێویستە گەنج بڕوای بە قەزا و قەدەر لەناو دەرونی خۆی پتە و بەهێز بکات. لاپەڕا 45 یەکێک لە ڕوکنە بنەڕەتیەکانی ئیمان ئەی گەنجەکان بریتیە لە باوەڕهێنان بە قەزا و قەدەر چ باش بێ چ خراپ هەمووی هەر لە لای خوای گەورەیە. ئەوەتە ئەو ڕوکنە دەبێ خۆی بە تەواوی لەناو دەرونی موسڵمان دابووکتێ، بە تایبەتی ئەوەی بە کاری بانگەوازی هەڵدەستێ بەرەو خوای گەورە. بەڵام مانای چییە کە دەڵێن پێویستە گەنج باوەڕی بە قەزا و قەدەر هەبێ، چ باش چ خراپ هەمووی هەر لە لای خوای گەورەیە؟ یەکەم، یەکێک لە وایەتایەکانی ئەوەیە داعی لە ناخ و ویژدانیەوە باوەڕی بەوە هەبێ کە ئەجەلی هەموو مرۆڤێک بەدەست خوای گەورەیە و ئەوەی تووشی بووە و بەسەری هاتووە نەیدەتوانی لێی دەرباز بێ و ئەوەی لێی دەرباز بووە نەیدەتوانی تووشی ببێ. و ئەگەر خەڵک هەمووی کۆبوونەوە بۆ ئەوەی شتێکی سوودبەخشت پێ بدەن ناتوانن پێتی بدەن ئەگەر خوای گەورە بۆی نەنووسێ بێت. و ئەگەر خەڵک هەمووی کۆبوونەوە بۆ ئەوەی شتێکی زیان بەخشت پێ بگێنن ناتوانن پێتی بگێنن ئەگەر خوای گەورە بۆی نەنووسی بیت. و لەسەری پێویستە چاوەکانی ببڕێتە ئەو وتەی خوای گەورە کە لە سوورەتی ئەتتەوبە ئایەتی 51 الله سبحانه وتعالى دفرمي قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنون. واتا أي محمد صلى الله عليه وسلم پێیان بڵێ ئێمە هیچ شتێکمان توش نابێ تەنها ئەوەی خوای گەورە نووسیویەتی. ئەو خوای گەورە پشتگیر و پاڵپشتی ئێمەیە و بە ئیماندارەکان تەنها پشت بەو ببەستن. و پێویستە بەیانیان و ئێواران ئەو وتەی خوای گەورە بڵێنەوە کە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 145 الله سبحانه وتعالى دفرمي وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا ومن يرد ثواب الدنيا نؤته منها ومن يرد ثواب الآخرة نؤته منها وسنجزي الشاكرين. واتا کەس بۆی نییە بمرێ مەگەر بە ئیزنی خوای گەورە نەبێ و لەو کاتە نەبێ کە دانراوە. بەمەش داعی لە هەموو شێوەیەکی ترس و نەوێری ئەلجەزع ڕزگاری دەبێ و بەرجی ئازایەتی و نەبەردی و ئارامگرتن دەپۆشێ. و بە هەمان هاواری ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر هاوار دەکات کە کاتی خۆی بەرامبەر دوژمنەکانی ڕادەوەستا و لا گۆڕەپانی جەنگ لەگەڵ کافرەکان لێچیان دەدا کە دەیگوت کام دوو ڕۆژی ژیانم لە مردن ڕاکەم، ڕۆژی بڕیار نەدراو بە مردن یان ڕۆژی بڕیاردراو، منیش لە ڕۆژی بڕیار نەدراو ناترسم و ڕۆژی بڕیاردراویش لێی دەرناچێ پیاو. دووەم، دیسان یەکێ لە واتایەکانی تری باوەڕهێنان بە قەزا و قەدەر ئەی گەنجەکان ئەوەیە کە داعی لە کانگای دەرونیەوە باوەڕی بەوە هەبێ ڕۆزی لە دەستخوای گەورەیە بەسەر بەندەی خۆی دەیڕێژێ، کەس بۆی نییە ڕێی لێ بگرێ و ئەوەی خوای گەورە پێی نەدا کەس بۆی نییە بیداتێ و لەسەریەتی چاوەکانی ببڕێتە ئەو وتەی خوای گەورە کە لە سوورەتی ئەلئیسراء آياتي 3 الله سبحانه وتعالى فرمويتي ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. واتا پروردگاری تو باویستو آرزوی خوی دتوانه روزی فراوان بدات بهر یچه همان شد دتوانه روزی هر یچه کم بکاتوا و او زیاتر آگای لبرجواندی هر مروویک هیا و پیوستا بیانیان و ایواران او تی خوی گورا بڵێتەوە کە الله سبحانه وتعالى لسورة الذاريات آياتي 22 بو 23 فرمويتي في السماء رزقكم وما توعدون
أورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون واتە ڕۆژی ئێوە لە ئاسمانەوەیە هەروەها خۆشی و ناخۆشیتان لە ڕۆژی قیامەت هەر لە ئاسمانەوەیە ئەوەش شتێکە حەقە هەروەک ئەو قسانەی لە زارتان دێنە دەرەوە بەمەش داعی لە ڕیسوایی و خۆگرتن با ڕۆژی و ڕەزیلی و چروکی ڕزگاری دەبێت و بەرجی شکۆداری و خۆبەختکردن و پارەبەختکردن لە پێناوی خوا لە خۆ دەگرێت و هەمان هاواری ئیمامی شافعی هاوار دەکات کە کاتی خۆی بەسەر عیزەتی نەفس و داوای باڵابوون و قانعبوون بە ژیانێکی سادەی هەڵدەگرت و دەیگوت من ئەگەر ژیام لە برسا نامرم ئەگەریش مردم بێگۆڕ نابم هیمەتی من وەک هیمەتی پادشاکانە و نەفسی من نەفسێکی سربەستە و زەلیلی بە کوفر تێدەکات وەکە من قەناعەتم هێنا بەو قووەتەی کە دەستم دەکەوێ کەواتە بۆچی لە فڵان و فیسار بترسم سەیەم و دیسان مانایەکی تر لە مانایەکانی قەزا و قەدەر ئەی گەنجەکان ئەوەیە کە داعی بەوە ڕازی بێ کە خوای گەورە بۆی نووسیوە لە تاقی کردنەوە بەهۆی ترس و برسیەتی و نەخۆشی و کەمی پارە و ماڵ و دەروون و سامان ئەوەی تووشی دەبێت ئەوە بەپێی قەزا و قەدەر و ویست و ئارەزووی خوای گەورەیە و کەس ناتوانێ هیچ ناخۆشیەک هەڵبگرێت تەنها خوا نەبێ و کەس ناتوانێ هیچ نیعمەتێ ببەخشێ تەنها خوای گەورە نەبێ و پێویستە لەسەری چاوەکانی ببڕێتە ئەو وتەی خوای گەورە کە لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 155 بۆ 156 الله سبحانه وتعالى فرموویەتی ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون واتا ئێمە بەکەمێ لە ترسان لە دوژمن و برسێتی و کەمی پارە و پول و تاک و کەمی بەرووبوومی کشت و کاڵی تاقیتان دەکەینەوە و ئەی محەممەد تۆ مزگەینی بدە بەو ئارامگرانەی کە ئەگەر کارەساتێکیان توش هات دەڵێن ئێمە بۆ خوین و بۆ ئەویش دەگەڕێینەوە و پێویستە بەیانیان و ئێواران ئەو وتەی خوای گەورە بڵێنەوە کە لە سوورەتی ئەلئەنعام ئایەتی 17 الله سبحانه وتعالى فرموویەتی وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يمسسك بخير فهو على كل شيء قدير واتا ئەگەر خوای گەورە دووچاری ناخۆشی و زیانێکت بکات ئەوە کەس ناتوانێ لەسەرتی هەڵبگرێت تەنها ئەو خۆی نەبێ ئەگەریش دووچاری خۆشیەکت بکات ئەوە خۆی توانای بەسەر هەموو شتێکدا هەیە بەمەش داعی لە ڕەوتی خەیاڵاتی دەرونی و بیرکردنەوەی ترسێنەر و ترسان لە تاقیکردنەوە ڕزگاری دەبێت بەرجی مەردایەتی و تەسلیم بوون بۆ قەزا و قەدەری خوا لە هەموو هەڵس و کەوتێک دەپۆشێ و لە ژیانیدا هەمیشە دەرونی ئاسوودە و مێشکی حەساوە و هەستی لەسەر خۆ دەبێ و بە هەمان هاواری ئەتەغڕائی هاوار دەکات کە لە هۆندراوەکەیدا دەیگوت خۆشەویستی سەلامەتی ئاواتی خاوانەکەی لە باڵابوون لا دەدا و پیا و لە تەمەڵی نقم دەکات جا ئەگەر باڵت بۆی خۆشەویستی سەلامەتی شۆڕ کرد ئەوە یان بۆ خۆت چاڵێک لە زەوی لێدە و بڕۆ ناوی یانیش پەرژەیەک دروست بکە لە ئاسمان و واز لە دنیا بێنە یانیش وەکو ئەو کابرایە دەڵێ کە دەیگوت لێگەڕێ با تەرازوو بە ئارەزووی خۆی بکێشێ و پێی ناوێ مێشکی خۆتی پێوە خەریک بکەی ئەوانەی لە ئەرچی بانکردن و ڕاگەیاندنی بانگەوازەکەی ئیسلام خۆیان دەدزنەوە و بە چەند وشەیەکی مقنیع خۆیان و ویژدانەکانیان ڕەحەت دەکەن و بیان و عوزری لاوازی خزم و کەسوکار و منداڵ و نەمانی ڕۆزی دەهێننەوە
یان بیانویان ئەوەیە کە گوایە لە ڕێگەی ڕاگەیاندنی بانگەوازێکەوە و ڕاگەیاندنی وشەی حەق تووشی ئێش و ئازار دەبن. بەگشت ئەو جۆرە کەسانە دەڵێن ئیسلام ڕاستی یەکخواپەرستی تەوحیدی بنیات ناوە لەسەر باوەڕ بەخوای گەورە و ڕازیبوون بە قەزا و قەدەری ئەو، تەسلیمبوون بۆ ئەمری ئەو و هاتن و چوونەچی. بەڵام هەرچی ئەوەیە کە دڵە ڕۆزی و بەڕێچوون دەترسێ و هەزاران حیساب بۆ ئازار و ئەشکەنجە و سەوساننەوە دەکات، ئەوە کاری ئەو نەوێری ترسنۆکەیە کە دڵی هێشتا تامی ئیمانی نەچەشتووە و هێشتا بە تەواوی تێنەگەیشتووە کە تەنها خوای گەورە مرۆڤ دەوڵەمەند یان هەژار دەکات، دەبەخشێ و دەگرێتەوە. بەرزکردن و ڕیسواکردن لەدەست ئەوە، قەزا و قەدەر لەدەست ئەوە، ئەو توانای بەسەر هەموو شتێکدا هەیە. جا ئێستا ئەی ئەو کەسانەی حیساب بۆ پچڕانی ڕۆزیتان دەکەن، نمونەیەکتان بۆ دەهێنمەوە کە بریتیە لە چیرۆکی ئەو ئافرەتە ئیماندارە ئارامگرەی کە لە قوتابخانەی ئیمان پەروەردە بوو و لەبەری باخی یەقینی خواردبوو و لەسەر خۆشەویستی خوا و پێغەمبەر و ئیسلام پێگەیشت بوو. ئێستا بۆ ئێوە هەڵوێستە نایابە وەڵامە تێر و تەسەلەکەی ئەوتان بۆ دەخەمەڕ و کاتێک مێردەکەی بۆ جیهاد دەرچوو بوو. هەندێ هاتبوون لای خەم و پەژارەی بزوان و هەستی گڕ پێ بدەن و کە پێیان گوت: ئەی دایکی بەستە زمان، چێ دەبێتە کەس و کار و منداڵەکانت پەروەردە دەکات؟ ئەگەر قەدەری خوای گەورە مردن و نووسینی شەهیدی بوو بۆی. ئەوە بوو لە ڕووی قیژاندی و زۆر بە ئیمان و باوەڕ و دڵنیاییەوە پێی گوت: من مێردەکەم بە ڕۆزی خۆر ناسیوە و نەمزانیوە ڕۆزی دەربێ. جا ئەگەر ڕۆزی خۆرەکەش بمرێ، ئەوە ڕۆزی دەرەکە هەردەمێنێ. و ئێستاش نمونەیەک بۆ ئەو کەسان دەهێنمەوە کە حیساب بۆ موسیبەتی گەورە دەکەن و لێی دەترسن، کە بریتیە لە بەسەرهاتی ئافرەتێکی موسڵمان کە خەنسایە خوا لێی ڕازی بێت. ئەوە بوو کە لە جەنجی قادسیە هەواڵی شەهیدبوونی هەر چوار کوڕەکەی بۆ هات بزانین چی گوت، تاکو ڕادەی ئیمان و پلەی تەسلیمبوونی ئەو بزانین. گوتی: سوپاس بۆ ئەو خوایەی ئەو شەڕەفە گەورەی پێبەخشیم بە کوشتنی ئەو کوڕانم، و لە خوای گەورە داواکارم کە من و ئەوان لە بارەگای ڕەحمەتی خۆی لای کۆ بکاتەوە و لە ڕۆژی قیامەت. و ئێستاش نمونەیەک بۆ ئەو کەسانت دەهێنمەوە کە سامی مردنیان لەسەر نیشتووە و لە جەنگ دەترسن و زۆر سوورن لەسەر ژیان، کە بریتیە لە قسەیەکی شمشێری خوددا خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر، کە لەسەر مردن بوو کاتێک گوتی: من ئامادەی 100 شەڕ یان نزیکەی 100 شەڕ بوومە، و ئێستا هیچ بستە شوێنێک لە لەشم نییە کە شمشێرێک یا ڕمێک یان تیرێکی بەرنەکەوت بێ. ئێستاش ئاوا لەسەر جێگەکەم بمرم هەر وەک مردنی گوێدرێش، یاخوا نەکەوێتە سەر یەک چاوی ترسنۆکەکان. و ئێوە ئەی گەنجەکان دەزانن کە سنەتی خوای گەورە لەسەر پێغەمبەرەکان و ئەوانەی خەڵک چاک دەکەنەوە و ئەوانەی خەڵک بەرەو خوای گەورە بانگ دەکەن ئەوەیە کە تووشی جۆرەها تاقیکردنەوە ببن لەو ڕاگەیاندنیان، هەروەها بەرەنگاری هەموو فێڵ و نەخشە و پیلانێکی دوژمنەکانیان بن لە بانگکردنەکەیان. ئەوە شتێکی زۆر زۆر ئاساییە ئەو کاتانەی حەق و ناحەق بەرەنگاری یەکتر دەوەستن. ئەوەش بۆ ئێوە چەند نمونەیەکی وتەی خوای گەورە لەم ڕوەوە. ئایەتی یەکەم لە سوورەتی العنکەبوت ئایەتی 1 بۆ 3 الله سبحانه وتعالى دفرمه ألف لام ميم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين واتا آیا او خلقا وادزانن بویان هیا با سربستی خویان بلین باورمان هناو و هیچیش تاقی ناکرینوا اما او خلقی پیش اوانشمان تاقی کردوا خوش اوانه دناسه که لإیمانکیان راستن هروها اوانش دناسه کدرو دکن آيتي دوم لسورة البقرة
آيتي 214 الله سبحانه وتعالى دفرمي أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب واتا آياواتان زاني دەچنە بەهەشت بەبێ ئەوەی تووشی هەمان تاقیکردنەوە بن کە نەوەکانی پێش ئێوەمان توش کرد لا ترس و زیان و نەخۆشی و ناڕەحەتی هەتا وای لێهات بێزار بوون پێغەمبەر و ئەو ئیماندارانەی لەگەڵی بوون گوتیان کەی سەرکەوتن دێ خوای گەورە دێ سەرکەوتنی خوا نزیکە و شتێکی بێگومانە ئاەتی سێم لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 159 الله سبحانه وتعالى دفرمي فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين وەتا خوای گەورە وەڵامی دانەوە کاری هیچ کامێکتان لای من بەفیڕۆ ناچێ ئەوەی کاری چاچی کردبێ چاکە دەبینێتەوە بەبێ جیاوازی لە نێوان نێر و مێدا ئەوەتە ئەوانەی کۆچیان کردووە و لە وڵاتی خۆیان بەدەربووینە و لە ڕێگەی من ئازار و ئەشکەنجەتان کێشاوە و لەسەر ڕێگەی من جەنگاون و کوژراون ئەوا من تاوانەکانیان دەسڕمەوە و لەیان خۆش دەبم و ئەو بەهەشتەیان پێدەبەخشم کە ڕووبارەکانی بەژێردا تێدەپەڕێ ئەوەش هەروەک پاداشتێک خوش باشترین پاداشتی لایە ئەوەش بۆ ئێوە و چەند فەرمودەیەکی گەورەی داعیان و سالاری مجاهیدان محەممەد صلى الله عليه وسلم کە لەم ڕۆوە فەرموویەتی فەرمایشتی یەکەم ترمذی و ئیبن ماجە و ئیبن حەبان و حاکم لە سعدی کوڕی وەقاص دەجێڕنەوە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم مان وت کام کەس تاقیکردنەوەی بەتینترە فەرمووی پێغەمبەرەکان پاشان باشترین ئینجا باشترین پیا و بەپێی ئاینەکەی تاقی دەکرێتەوە ئەوەتە ئەگەر ئاینەکەی پتەو بێ ئەوە تاقیکردنەوەکەی گرانتر دەبێ ئەگەریش ئاینەکەی ناسک بێ ئەوە دیسان هەر بەپێی ئاینەکەیەتی و بەڵا لە بەندە نابڕێ هەتا وای لێدێ لەسەر ئەرز بڕوا و هیچ گوناهێکی لەسەر ئەستۆ نەماوە فەرمایشتی دووەم و مسلیمیش لە صحیحەکەی خۆی لە پێغەمبەر صلى الله عليه وسلم جێڕاوەتەوە کە فەرموویەتی بەهەشت بە ئەشکەنجە و ئازار دەورە دراوە دۆزەخیش بە ئارەزوو هەوەست سێم و بوخاریش لە صحیحەکەی خۆی جێڕاویەتەوە گوایە کە ئازاردانی قوڕەیش بۆ ئیماندارەکان سەختتر بوو هاتنە لای پێغەمبەر صلى الله عليه وسلم لەو کاتەی لەژێر سێبەری کەعبە دانیشت بوو پێیان گوت پێغەمبەری خوا بۆ سەرمان ناخەی و دوعامان بۆ ناکەی پێغەمبەریش صلى الله عليه وسلم پێی فەرموون ئەوانەی لە پێش ئێوە بوون دەیانهێنان ئەرزیان بۆ قۆڵ دەکردن و لە ناویان دەنان اینجا مشاریان دەهێنا و لە سەرسەریان دادەنا و دەیانکردنە دوو پارچەوە پاشان بەشانەی ئاسن گۆشت و ئێسکی لێجیا دەکرایەوە ئەوجا ئەو هەموو ئازارە نەیدەتوانی لە ئاینەکەی خۆی لای بدات واللهی خوای گەورە ئەو ئاینە بە زۆرێک تەواو دەکات کە سوار لە سەنعاوە بڕوا بۆ حەزڕەمەوت بەبێ هیچ ترسێک تەنها ترسی خوای گەورە نەبێت گورگیش لەسەر بەزەکەیەتی بەڵام ئێوە پەلە دەکەن کەواتە ئەی گەنجەکانی بانکردن ئەوەی لەسەر ئێوە پێویستە ئەوەیە خۆتان لەسەر ئارامگرتن بنیاد بنێن و خۆتان لەسەر بەرگرتن و چەسپان ڕابهێن و عەقیدەی قەزا و قەدەریش بەقوڵی وەربگرن تاکو لە کۆتاییدا بگەنە سەرکەوتنی خوایی و ڕەزامەندی و بەهەشتی خوای گەورە بەبەختی ئێوە بێ و بگەنە خوای گەورە لە کۆمەڵێک لە فریشتەکان و شەهیدەکان و پیاوچاکان ئەوانەش باشترین هاوڵ و دۆستن خوێنەری بەڕێز
ئەم تڕاکە بە کۆتا هات. لە دووهەجاردا ئەی گەنجەکان لاپەڕا 53 بەو واتایە بڵندانە بەرز و شکۆدار دەبن و بەو هۆکارانەی پێکهێنانی شەخسیەتیش کە باسمان کرد بانکاری مەزنتان لێ دەردەچێ. کەواتە ئەی گەنجەکان بەو مەبەستە بزانن کە ئێوە لە پێناویدا دروست کراون و هاتوونەدی و هەمیشە ئاگاتان لە بڕی ئەو مەترسیانە هەبێت کە گەمارۆی ئومەت و وڵاتەکەتانی داوە و هەمیشە لە سەرکەوتن گەشبین بن بۆ ئەوەی دوای ناومێدی و بێهیوایی ببڕن لە ناو هەست و نەستی خۆتان و هەمیشە پێشڕەوەکانی مێژوو بکەنە پێشەوای خۆتان بۆ ئەوەی خۆتان و شەخسیەتەکەتان کامڵ بێ و هەمیشە ئاگا و زانیاریتان هەبێت دەربارەی ڕاددەی خێر و گرنگی بانکەر و بانکردن بۆ ئەوەی ببنە ئامۆژگاری دەر بۆ ئومەتەکەتان و پەیامەکانی پەروەردیگارتان ڕابگێنن و هەمیشە بە باشترین و ڕاستترین شێواز بانگی خەڵک بکەن بۆ ڕێی خوا بۆ ئەوەی قسەکانتان کار لە خەڵک بکات و خەڵکەکە بەرەو پیری بانگەوازەکەتان بێن و عەقیدەی قەزا و قەدەریش لەناو دەروونتان بەهێز بکەن بۆ ئەوەی سەبر لەسەر ئەو کارە ساتانە بگرن کە تووشتان دەبێت و ڕازی بن بەوەی کە خوای گەورە بۆتانی نووسیوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. و لە بەرهەمی ئەوانە هەمووی ئەی گەنجەکان لاپەڕا 54 یەکەم بەرجی ئەو ئیمانە پتەوە دەپۆشێت کە هەرگیز ناهەژێتەوە و هەرگیز مەیلی خواردبوونەوە ناکات. دووەم سیفەتی دڵسۆزی ڕازگۆ وەردەگرێت کە هەرگیز خۆدەرخستن و خۆپیشاندان نازانێ. سێەم ورەبەرزی و پتەوی دەبێتە سیفەتی کە هەرگیز دڵەکوتە و ترس نازانێ. چوارەم و بۆ کارکردنی بەردەوام و بەرهەمهێن دەردەپەڕێ کە هەرگیز خاوبوونەوە و تەمەڵی نازانێ. پێنجەم دیسان بۆ قوربانیدانی گران بەها دەردەپەڕێ کە جگە لە سەرکەوتن یا شەهید بوون هیچ شتێکی تر نازانێ. و ئەو پێنج سیفەتەش بریتیە لە سیفەتی ئەو گەنجانەی کە ڕاستیان کرد لەو بەڵێنەی کە بەخوای گەورەیاندا. هەروەها لە سیفەتەکانی ئەو پیاوانەیە کە لە پێناوی خوای گەورە لە لۆمەی هیچ کەسێک ناترسن. چونکە یەکەم بناغەی ئیمان هەروەک ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ بریتیە لە دڵێکی بەهۆش و زیرەک. دووەم و بنچینەی دڵسۆزی بریتیە لە هەستێکی بەهێز. سێەم و بنچینەی ورەبەرزی بریتیە لە هەستێکی بەهێز. چوارەم بنچینەی کارکردن بریتیە لە ئیرادەیەکی لاو. پێنجەم بنچینەی قوربانیدان بریتیە لە عەقیدەیەکی پتەو. و ئەو سیفەتانە ئەگەر لە چەند کەسێکی زۆر مەزن کۆب بێتەوە ئەوە ئەو چەند کەسە گەنجانن و ئەگەر بە چەند کەسێکیش تایبەت بن ئەوە تەنها بۆ ئەو چەند لاوە دەبن کە ئیمانیان بە پەروەردگاری خۆیان هێناوە و خوای گەورەش زیاتر ڕێنوێیی کردن. و ئەگەر ئەوە پێکهاتنی ئێوە بێ ئەی گەنجەکان و ئەگەر ئەوە سیفەت و وەسفی ئێوە بێ ئەی لاوەکان ئەوە کەواتە یەک ڕۆڵی خۆتان لە ژیان بزانن. دووەم بزانن ئەم کارە هەرە گەورەی پێتان ڕاستپێردراوە لەم موجودە چییە؟ ڕۆڵی ئێوە ئەی گەنجەکان ئەوەیە بەو کارانە هەڵسن کە لە سەرشان و مەسئولیەتتان و بەردەوام بن لە هەڵگرتنی ئەو ئەمانەتەی لەلاتان دانراوە هەتا ئەگەر هات و چەندەها کۆسبوو تەگەرەتان هاتە سەرڕێ و چەندەها ڕەشەبا لە ئاسمان هەڵیدا و چەند ڕوودا و کارەسات لە گۆڕەپانەکاندا دابەزی و ئەو کارەی پێتان ڕاستپێردراوە ئەی گەنجەکان ئەوەیە لەسەر ڕێگەی جیهادی پیرۆز بڕۆن بۆ ئەوە ئاڵای ئیسلام ببینن لەسەر هەموو ئاڵایەکی تر بەرز بۆتەوە و دەوڵەتی ئیسلامی ببینن لە هەموو دەوڵەتە گەورەکانی جیهان ڕەتی کردووە و لاشکۆداری و سیادەتەوە. ئەوەیە نەوەی ئێوە ئەی گەنجەکان مەسئولیەتە هەرە گەورەکە و هەڵسان بە ڕۆڵە شاڕێگەی لێداوا کراوە
لە ڕزگارکردنی وڵاتی ئیسلام بە شێوەیەکی تایبەتی و ڕزگارکردنی جیهانی مرۆڤایەتی لە تاریکایی مادی زەبر بەدەست بە گشتی و شەپۆڵە هەڵداوەکانی بربەرەڵایی و ڕشەوتەکانی ئیلحاد و گومڕایی بەرەو ئاسۆی حەق و عیرفان بەرەو ڕووناچی تەوحید و ئیمان بەرەو خۆری حەق و ئیسلام ئەوەش ئەی گەنجەکان وەها بە ئاسانی نایەتەکایەوە تەنها ئەگەر هاتوو بە ڕازگۆیی و بە سووربوونێکی تەواو لەسەر ڕێگەی بانکردن بۆ خوای گەورە ڕۆیشتن پاشانیش بە ڕۆڵی خۆتان هەڵسن لە ناساندنی حەقیقەتی ئەو ئاینە و سیفەتەکانی ئەو ئیسلامە بە خەڵکی جا ئەگەر هاتوو ئومەتی ئیسلام لەسەر ئیسلام چەسپا و بە شەریعەتی قورئان حوکمی خۆی جێڕا و ئەوە مانای ئەوەیە ئێوە ئەی گەنجەکان دووبارە بۆ جیهان پەیامی ئیسلامتان هەڵگرتەوە ئەو کاتەش تەواو و ئاسایش و جێگیری لە جیهان باو دەبێ و جارێکی تریش مرۆڤایەتی بەهۆی ڕووناچی ئیمان و بایەخی ئیسلام و حەقیقەتی یەکخواپەرستی تەوحید دەکەوێتەوە خۆشی ئەوەش لە لای خوای مەزن شتێکی قورس و گران نییە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات ئەی گەنجەکان ئێستا لەوانەیە یەکێکتان بڵێ لاپەڕا 56 ئایا نەمحاضەڕە بێش دەیەوێ گەنج لە خوێندن بێنێ و بچێ بە ڕۆڵی خۆی هەڵبستێ لە هەڵگرتنی ئەمانەتەکە و ڕاگەیاندنی پەیامەکە و ئامۆژگاریکردنی ئومەت وەڵامەکە بێگومان نەخێر چونکە پێکهێنانی گەنجی علمی و فکری لە گرنگترین مەبەستەکانی ئەو قۆناغەیە بەڵام دەمانەوێ گەنجی ڕۆشنبیر لەو کاتەی لەو قوتابخانە دەخوێنێ لە هەمان کاتیشدا بە دەوری خۆی هەڵسێ لە بانکردنی خەڵک بەرەو خوابەوەی کە لە شوێنی خوێندنەکەی خەڵک بانگ بکات لە ماڵەوە لا گەڕەکەکەیان لەناو خزم و کەسوکار و عەشیرەتەکەی ئەوانە گشتیان بەرەو ڕێی خوا بانگ بکات و حەقیقەتی ئیسلامیان پێ بناسێنێ حەڵاڵ و حەرامیان پێ بناسێنێ و بە شێوەیەکی گشتیش ئەمری کردنی چاکەیان پێ بکا و ڕێکردنی خراپەیان لێ بگرێ ئەوەی منیش بیزانم ئەی گەنجە ڕۆشنبیرەکان ئەو کارە ڕێگە لە خوێندنی ئامادەیی و زانکۆتان ناگرێ هەروەها لەگەڵ پێکهێنانی علمی و فکریتان لێک نادات ئەوەتا لە کاتی بۆشایی و بێکاریتان دەتوانن ئەم ڕۆڵە گەورەیەتان بجێڕن و بەم مەسئولیەتە مەزنە هەڵبستن و ئەگەر خوای گەورە لەسەر دەستی ئێوە ئەی گەنجەکان ڕێنمونی بە یەک پیاو ببەخشێ ئەوە هەروەکو ڕازگۆ و باوەڕپێکرا و محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ خێری بۆ ئێوە زیاترە لە هەموو شتێک کە خۆری بەسەر هەڵات بێ و ئاوا بوو بێ بەڵام ئەو وەسیەتەی بۆ ئێوە دەکەم ئەی گەنجەکان ئەوەیە کە کردەوەکانتان بە تەواوی لەگەڵ قسەکانتان یەک بکەنەوە ئەوەش تاکو و کارتێکردنتان لە خەڵکەکە گەورەتر بێت و خەڵک زیاتر وەڵامتان بدەنەوە و لێتان بێنە پێش ئەوە کاتی خۆی کە خەلیفە عومەری کوڕی خەتاب لە ماڵی دەرچوو بۆ بانکردنە خەڵک و بەرەو کارێک یان بۆ ڕێگرتنیان لە کارێک پێشتر لە ماڵی خۆی و ماڵ و منداڵەکەی خۆی کۆ دەکردەوە و پێی دەگوتن ئێستا دەچم فڵان شت و فڵان شت لە خەڵک داوا دەکەم و نەهیان لێ دەکەم لە فڵان شت و فڵان شت و سوێند بەخوای مەزن دوایی یەکێکتان ببینم کارێکی کردووە لەوانەی من نەهیم لێ کردووە خەڵک بیکەن یان کارێک نەکات کە من ئەمرم پێ کردووە ئەوە دەبێ کارێکە زۆر توندی بکەم اینجا پاش ئەوە لە ماڵەوە دەهاتە دەرەوە بۆ لای خەڵکەکە دەچوو داوایەکی لێ دەکردن ئیتر کەس لە گوێگرتن و گوێڕیاڵیکردنی دوانە دەکەوت و ئەگەر هاتوو کردەوەکانتان پێچەوانەی قسەکانتان بوو ئەی گەنجەکان ئەوە خوانەکە دەکەونە ناو ڕقلێبوونەوە و تووڕەیی و ناڕەزامەندی و ئازاری خوای گەورە چونکە الله سبحانه وتعالى لسورة الصف آيتي سي خوي فرمويتي كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون واتا أي أواني برواتان هناوا بوسي شتيك دلينو كاري بيناكن تاوانێکی گەورەیە لەلای خوای گەورە کە شتێک بڵێن و کاری پێنەکەن مسلیم و بوخاریش خوا لەیان ڕازی بێ دەجێڕنەوە کە گوتوویەتی گوێم لێبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو
لە ڕۆژی قیامەت هەندێ پیا و فڕێ دەدرێنە ناو ئاگر پێیان دەڵێن ئەی فڵان ئەوە چییە ئەی تۆ ئەمرت بە چاکە نەدەکرد و ڕێگەت لە خراپە نەدەگرت کابرا دەڵێ بەڵێ من ئەمرم بە چاکە دەکرد بەڵام خۆم نەم دەکرد و ڕێگەم لە خراپە دەگرت بەڵام خۆم خراپەم دەکرد و ئەگەر بەنی ئادەم لەسەر خۆی زاڵ بوو سیفەتی ئیمانی وەرگرت و بەرجی تەقوای پۆشی و چەچی یەقینی هەڵگرت ئەوە ژیان لەلای بێنرخ دەبێ و بە چاوێکی نزم دەڕوانێتە ئەو ئازارەی کە لە ڕێی خوا تووشی دەبێ و شوێن پێیەکی گەورە لە بواری بانکردن بۆ خوا لە دوای خۆی بەجێ دەهێڵێ وەخوای گەورە لە سەردەستی ئەو ڕێنوێنی چەندەها ئادەمی زادی گومڕە و لە ڕێ لاداو دەکات نەکەر ئەوەندەش بەڵکو دێتە ڕێزی داعیە مەزنەکان و ڕێپیشاندەرە سەرکەوتووەکان و سەربازە زاڵەکانی خودا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات لە کۆتایی خولەکەمان ئەی گەنجەکان لاپەڕا 58 وەسیەتمان بۆ ئێوە ئەوەیە کە نەرم و ڕووخۆش بن و بانکردنتان بۆ خەڵکی بە حیکمەت و ئامۆژگاری باش بێت چونکە گرنگترین سیفەتی داعی سەرکەوتو ئەی گەنجەکان بریتیە لە نەرم و ڕووخۆشی لە بانکردن و خۆڕەوشتی باش ئەو سیفەتەش کە نەرم و ڕووخۆشیە لە دیارترینی ئەو هۆکارانەیەکەوە لە قسەکانت دەکات کاریگەر بن و کابرا بێنێتە پێشەوە نەک هەر ئەوەندەش بەڵکو ئەم سیفەتە یەکێکە لەو ڕەوشتە بەرز و جوانانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای دەکرد و یارەکانی لەسەر هاندەدا یەکەم بەیحەقی لە عوڕوەی کوڕی شوعەیب دەجێڕێتەوە کە ئەویش لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێڕاویەتیەوە کە فەرموویەتی ئەوەی ئەمری بەکردنی کاری چاکە کرد ئەوە بابەچاچی ئەو ئەمرە بکات دووەم و مسلیمیش لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی بەزەیی لە هەر شتێک هەبێ شتەکە باش دەکات و دەی ڕازێنێتەوە و هیچ لە شت کەم ناکات و لای نادات تەنها خراپ و ناشیرن نەبێت سێم و لە ڕیوایەتێکی مسلیم داهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای گەورە بە بەزەیە و بەزەییشی خۆش دەوێت و ئەوەی لەسەر ئەو بەزەیە دەیبەخشێ نە لەسەر توند و تووڕەیی و عنف دەیبەخشێ و نە لەسەر هیچ شتێکی تر و پێشتریش ئەی گەنجەکان چەند نمونەیەکی باڵامان لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ باسکردن کە چۆن بانجی خەڵکی دەکرد و چۆن مامەڵەی لەگەڵ یارەکانی دەکرد و چۆن بووبووە خاوەنی دڵ و دەرونیان کەواتە ئەی گەنجەکان ئەوەی لەسەر ئێوە هەیە و نییە ئەوەیە کە ڕەوشتی چاک سیفەتی ئێوە بێ و پێویستە باشترین و ڕاستترین شێوازی کار لە خەڵککردنتان لابێ و پێویستە خاوەنی ڕەوشتی بەرز کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم بکەنە پێشەوای خۆتان لەوەی کە چەند بە نەرم و ڕووخۆشی لەگەڵ خەڵک جوولاوەتەوە و چ شێوازێکی بەکارهێناوە لە بانکردن ئەگەر ئێوەش ئەی گەنجەکان لەسەر هەمان ئاستی نەرم و ڕووخۆشی و هەمان ئاستی شێواز و ڕەوش بن ئەوە بێگومان کارتێکردنی ئێوە لەسەر خەڵکەکە مسۆگەرتر دەبێ و وەڵام دانەوەی خەڵک بۆتان بەهێزتر دەبێ و دیهێنانی خێر لەسەر دەستی ئێوە مەزنتر دەبێ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات لە کۆتاییدا دەڵێم لاپەڕا 59 ئەوەی لەسەر ئێوە پێویستە ئەی گەنجەکان ئەوەیە بازووی جدیەت و عەزیمەت و کارکردنتان هەڵبکەن و تۆزی تەمەڵی و لاوازی لەسەر شانتان ڕابماڵن و لەسەر ڕێگەی بانکردن بەرەو خوای گەورە و هەڵگرتنی پەیامی ئیسلام بۆ خەڵک بڕۆن بەڵگە خوای گەورە ڕێڕەوی مێژوو لەسەر دەستی ئێوە دەکۆڕێ بەڵگە نیەوە دەرێمەوە بەڵکە خوای گەورە ڕێڕەوی مێژوو لەسەر دەستی ئێوە دەگۆڕێ و بەڵکە سەربەڵندی موسڵمانەکان بەسایەی جیهاد و قوربانی دانی ئێوە دووبارە دەگەڕێنێتەوە ئەوەتە ئێوە گیانی سەرکەوتو خوێنی هەڵقوڵاو و دڵی لێدەر و عەزمی پتە و ئیرادەی بەهێزی ئەو ئومەتەن جیهادی گەنجەکان لە ئومەت هێزێکی کاریگەرە شتی سەرسوڕهێنەر و خارق دروست دەکات
و ئامانجی ئەو تۆی سەربەڵندی و شکۆداری دێت کە لاوازە فشەکەرەکان ناتوانن بیگەنێ چونکە گەنجەکان هەر وەک باسمان کرد وزەیەکی زەبر بەدەست و پڕە لە ئیمان و چاڵاکی و زیندەکاری ئەو وزەیە ئەگەر تون کرا و ئاڕاستە کرا ئەوە دەتوانێت چارەنووسی میلەتان بڕیار بدات و بەرزی دەکاتەوە بۆ بەرزترین پلەی سەربەڵندی و بەرەو پێشینەی میلەتە پێشکەوتووەکان پاڵی دەدا و ئەو کاتەی دەبینن ئومەتی ئیسلام بەشێکی بێشومار و هێز و پێشکەوتنی وەرگرتووە و هەنگاوی گەورە گەورەی لە شارستیەت و ئەوەی دەڵێمەوە و ئەو کاتەی دەبینین ئومەتی ئیسلام بەشێکی بێشومار و هێز و پێشکەوتنێکی وەرگرتووە و هەنگاوی گەورە گەورەی لا شارستانیەت و زانست بڕیوە دەبینین کە لە دوای ئەوانە هەمووی چەند لاوێکن کە باوەڕیان بە پەروەردگار و بەرپرسیاری خۆیان هێناوە لە هەڵگرتنی پەیامی ئیسلام اینجا وازیان لە شەنگ و خۆشی دنیا هێناوە نیەتی خۆیان پاک کردوتەوە و پەیمانیان داوە لەسەر بەردەوامبوون لەسەر جیهاد هەتا دەگەنە خۆشەویستترین هیوا و بەرزترین ئومێد و مەزنترین سەربەڵندی ئێستا ئەی گەنجەکان بەمێشکت دادێ کە ئێوە ئەو پۆڵە گەنجە بن کە شاعیرێکی ئیسلامی وەصفیان دەکات و دەڵێ گەنجن ڕێگایەکانی بەرزی دنیایان ڕیسوا کرد و جگە لە ئیسلام هیچ شتێکی تریان بە ئاین نەزانیوە ئیسلامیش ئەوانی گرتە باوەش و بەباشی ئەوانی ڕواند و پەل و پۆپەکانی لە جیهان باش بوون ئەگەر چوونە مەیدانی جەنگ زرێ پۆشن و لە پەناگە و قەڵایەکان دەدەن ئەگەر ئێوارەش داهات ئەوە لە کازیوە نایان بینی مەرگ بە سوژدە بردووی نەبێ بەم شێوەیە ئیسلام لە ناو قەومەکەم چەند گەنجێکی دڵسۆز و سربەست و ئەمینی دەرهێنا و فێری کردن شکۆداری چۆن بنیاد دەندرێ بۆیە ڕسوایی و سەرشۆڕی هەرگیزا و هەرگیز قبول ناکەن و ئینشاءالله ئەی گەنجەکان ئێوە لەو گەنجانە دەبن کە ڕێگاکانی بەرزبوونی دنیایی ڕیسوا دەکەن و لەو گەنجانە دەبن کە جگە لە ئیسلام هیچ ئاینێکی تر ناناسن ولو گەنجانە دەبن کە عیبادەت و جیهاد پێکەوە دەبەستنەوە و دەیگرن ولو گەنجانە دەبن کە پاکردنەوەی دەروون و بانکردن بەرەو خوای گەورە پێکەوە دەگونجێنن ولو گەنجانە دەبن کە بەرجی شکۆداری دەپۆشن و سوچی و ڕیسوایی بەلاوە دەنێنن ولو گەنجانە دەبن کە خوای گەورە لە سەردەستی ئەوان سەربڵندی ئیسلام و دەوڵەتی ئیسلامی ئامادەکرا و دێنێتە دی و ئەو کاتەش ئیماندارەکان بەسەرکەوتووی خوای گەورە دڵشاد دەبن ناوەی غەڵەتە و ئەو کاتەش ئیماندارەکان بەسەرکەوتنی خوای گەورە دڵشاد دەبن ئەو خوایە کە هەر یەکێکی بوێ سەری دەخات و بەتوانا و بەبەزەیە لە ئەڵڵا دەپاڕێمەوە کە من و ئێوە لەو کەسانە دابنێ کە گوێ لە قسەڕا دەگرن و بە دوای باشەکەیان دەکەون و لە سەربازە دەست بەکارە دڵسۆزەکانی ئەو بانکردنەمان دابنێ کە پەیامەکانی خوای گەورە ڕادەگەێن و لەو دەترسن و جگە لەو لە کەسی تر ناترسن ئەو باشترین هیوادار و بەهێزترین مەسئولە خوای پەروەردیگار لە گوناهەکانی ئێمە و ئێوەش خۆش بێ خوای پەروەردیگار ڕحم بە مامۆستا عەبدوڵڵا ناسح ئەلوانیش بکات خوای پەروەردیگار پاداشت و خێر و چاکەی بداتەوە و ئێمەش نەمرێنێ تا دەگەین بەوەی کە دووبارە لەژێر سایە و سێبەری خلافەتێک و دەوڵەتێکی ئیسلامی حکم و شەریعەتی خوای پەروەردیگار دەبینینەوە وآخر الدعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا.
بە پشتیوانی پەروەردگار کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکا بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان کۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتان ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و
پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێت. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی با زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئیسلامی با زمانی شیرینی کوردی.